لا بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینی ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین و بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون و هەروەها ڕاستەوخۆ لە شار و شارچکە جیاوازەکانی باشووری کوردستان و پەیاملێرانمان وەردەگرین و دواترین زانیاریان لێ وەردەگرین. بۆ ئەم ڕۆژ دوو تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ لەسەر کاریگەری سۆشیال میدیا و سۆشیال میدیا دەکەین لە ئێستا کە چۆن بتوانین بەکاری بێنین چ ئەو بابەتانە چین کە دەتوانین سوود لە سۆشیال میدیا و بە شێوەیەکی گشتیش ئەنتەرنێت وەربگری لەم کاتەیە کە کەرنەتینەین و لە ماڵەوە دانیشتوین و دوانێک کاتێکی زیاترمان هەبێ وەک لە ڕابردوو چۆن بتوانین سوود لە بابەتانە وەربگرین. لە تەوەری دومی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی هونەری کە لەم کاتێک کە ئێستا خەڵک کەرنەتینە کراون و لە ماڵەوەن لە یەکێک لە کەناڵەکانی باشووری کوردستان و ئێستا درامایەکی کوردی پەخش دەکرێت تا چەند گرنگە کە لەم کاتەدا درامایەکی هاوشێوە هەبێەوە کوالیت زۆر جار هاوڵاتیان گلەیان لەوە هەیە کە دراما کوردیەکان کوالیتیکی ئەندایان نییە و لەبەرەوە پەنادەبەنەبەر سیرکردنی درامەکانی دیکە. گفتوگۆ لەسەر ئەو درامایە دەکەین و بابەتەکانی ناو دراماکە وردەکاری ناو دراماکە دەرهێنەری دراماکە کە خۆشی یەکێکە لە ئاکتەرەکان لەگەڵماندا میوان دەبێت. ڕاستەخۆ دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی سۆشیال میدیا کە ئێستا بەکارهێنانەکەی لە جاران زیاتر بووە و هەندێک بابەت هەیە بە دوو دیوە سۆشیال میدیا ئێستا بەکار دەهێنرێت بۆ دیوەی کە هەندێک کەس بۆ پێشووتر دەگوترا کە کاتی جەژنان و کاتی بۆنەکان لە ڕێگەی سۆشیال میدیا و پیرۆزبایی مەکەن ئەمە بابەتێکی زۆر بێهەستە بچۆ ڕوبەڕوو کەسەکە ببینە ڕوبەڕوو پیرۆزبایی لێ بکە بەڵام ئێستا بابەتەکە پێچەوانە بووەتەوە خەڵک داوا دەکەن لایەنە پسپۆڕەکان کە لە ماڵەوە بن ئەگەرتانەوێت پەیوەندیتان لەگەڵ کەسانی ئازیز و نزیک و هاوڕێتان هەبێ ئەوە لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی بابەتەکانی دیکەەوە با پەیوەندیتان لەگەڵیا هەبێ و هاوڵاتیان هەیە دوو جۆریش بەکارهێنان هەیە بەداخەوە هەندێک کەسەیە کە ئێستا بووەتە بابەتێکی ترس کە ترس بڵاو دەکرێتەوە سەرچاوی فەرمی نیە پەیجی فەیکێ هەندێک بابەت بڵاو دەکەنەوە کە بابەتی ترسن هەندێک کەسی دیکەش بۆ بابەتی گاڵتە و گەپ و نوکتە و گۆڕینەوە و هەندێک قسە و ئەمانە بەکاری دەهێنن چۆن بتوانی سوود لەم بابەتانە وەربگرین و ئێستش بە تایبەتی کۆمپانیا جیهانیەکان هەنگاو بە هەنگاو ئەنگاوی ئەویان ناوەکە هەندێک بابەت هەیە کە بە فری بە شێوەیەکی ئازاد بیەن بە خەڵکە لە ماوەی کە لە کەرەنتینەن بابەتی فێربوونی زمانی ئەنگلیزیە گەشەپێدانی توانای مرۆیە یاخود سەردانکردنی ئەو شوێنانەی کە پێشووتر بە پارەیەکی زۆر دەتوانرا سەردانی ئەمکەی بەڵام ئێستا کردویانە بە خۆڕایی چۆن بتوانین سوود لە سۆشیال میدیا وەربگرین لەم کاتەدا بۆ مەستا میواندەری بەڕێز سالار فەتەحمان کردووە کە ڕاهێنەر و توێژەرە لە بواری گەشەپێدانی مرۆیی. سەلا ڕۆژ باشی پاستەکەم مەمنونم. سەرەتان بێ بۆ پرسیارە دەست پێ بکەم بەداخەوە دوێنێ یعنی کە حکوومەت هێرمی کوردستان و وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی ئەم ماوەی 48 ساعتەی ڕاگەیاند کە بە هەموو جۆرێک هات و چۆ بە ئۆتۆمبیل و بە پیادە قەدەقێ و تەنانەت مارکێت و نانەوەخانە و سەموخانەکانیشی داخست دەنگۆیەکی خراپ لە سۆشیال میدیا بڵاو بوویەوە کە هیچ سەرچاوەیەکی زانستی نییە مامۆستایەکی ئاینی بەداخەوە کە مامۆستاینەکان دەبێت زۆر لەوە گەورەتر بن کە بکەون بە شوێنی ئەو بابەتانە ئەگەر بابەتێکی لەو شێوەش هەبێ کاری ئەوان نییە کە بڵاوی بکەنەوە لایەنی زانستی دیکە هەیە خەڵکی دیکە هەیە کە ئەو بابەتە بڵاو بکەنەوە من و تۆ هەردووکمان هەڵە بجەین گازی سارین سیانید لای ئێمە هەبووە زانیومان ئەزانین چ کارە ساتێکی گەورەی خۆڵقاند هەزەکەم قسەیە سەرەتا لەسەر ئەو بکەینانی و ڤیددیۆە تازەترین شتە لە سۆشیال میدیا بڵاو بۆتەوە. طبعا من بەلامەوە گرنگە تایتڵی قسەکانم بە شتێ دەست پێ بکە ئەویژەوەیە زۆر جارێ لێم لە هەموو کات زیاتر پێویستمان بۆ قسەیە هەیە ئەویژەوەیە کە ئەوەی چارە نووسی کۆمەڵگاکان دیارریەکە قەیرانەکان نین بەڵکو ئەو بڕیارانن لە قەیرانەکانە ئەدرێ تەنانەت ئەم بابەتە بۆ خێزانیش ڕاستە بۆ فەردیش ڕاستە بۆ تاکیش کە تۆ لە قەیرانێکایی چ بڕیارێکە دەی بڕیارەدەی چ جۆرە قسەیە بکەی کاتەکانت چۆن ڕێکخەی لەگەڵ چیا قسە بکەی پەیامەکەت چی بێ کە قسەکەی ئەمانە بابەتێکن کە دەچنە ناو بڕیاردانەوە و بڕیاریان لە پشتە سەبارەت بە هەر پەیامێک کە مرۆڤێک ئیختیساسی نەبێ پسپۆڕی نەبێت یایدا و سەرچاوەی باوەڕ پێکراوی سەلمێنراوی
مۆری زانستی ناوەندە زانستیەکان و اختصاسیەکانی لەسەر نەبێ نابی بڵێت بەڕاستی چونکە زانست تەنانەت زانست کاتێک کە تعمیمیش دەکرێت توێژینەوەیەک دەکەی لەسەر بابەتێک و گشتاندنی لێکە هێشتا ئاڵی ئەم گشتاندنە مەترسی هەیە چونکە نەوە کەڵەیەکی زانستی تیاوێت توێژینەوە کەشت بەڵام بەداخەوە ئەمڕۆ واقعێک دروست بووە کە ئێمە ئەو نیعمەتەی کە بۆمان هاتووە تەکنەلۆژیایە کە شێوازە سەردەمیەکەی پێی دەوترێت تۆڕە کۆمەڵایەتیەکان بە پێی زانستی کۆمیونیکیشن ئیتصالات ئەگەر سەرچاوە زانیاریەکانی تر هاوڵاتی تایدا پاسیڤێ ڕۆڵی نەبێ سۆشیال میدیا ئەکتیڤیەکەواتە تۆ خۆت دەبیتە پەیامنێر خۆت دەبیتە بێژەر خۆت دەبیتە سەرچاوەیەکی بڵاوکردنەوەی هەواڵ ئەمە وای کردووە خەڵکێکی زۆر بەگشتی نەشارەزان نامەسئولانە قسە بکەن بەشێکی لەوانە لە خەمخۆریە نابێ ئێمە ئەوە فەرامۆشکەین و بەشێکی واقعێکی کولتوری کۆمەڵایەتی دروست بووە نەبوونی متمانەیە کە من زۆرم پێ خراپە پێش ئەم بابەتی مەسلەی میدیا مەسلەی هەواڵی کە بەڕێز مامۆستا مەلا نادر لە ڤیدیۆکانەوە گەشتۆتە لای منیش لە چەند سەرچاوەیەکە و بەیان چەندین گرفتەکە ئەوە یعنی ئێمە گەمی بینەوە بە سوۆشیال میدیاکە من بۆ خۆم دوێنێ چەندین کەس بەنامە بۆیان بەڵێ خۆی بابەتەکە ئەوەیە ئیتر لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە پێمانەگات ئەمە خراپیەکەی لەوەدایە کە زۆر بە ئاسانی دەساو دەسەکرێت خەڵکێک کە هیچ باگراوندێکی زانستی نییە لە بوارێکە دێت سوود لەمە وەرەگرێ بێتە گوازەرەوەی وەک چۆن ڤایرۆس لە ڕی تەوقەوە دەگوازرێتەوە ئێمە دەڵێن نابێت تەوقە بکە یا لە نیومەتری هەناسەیە دەگوازێتەوە ڤایرۆسەکە گەر کەسێ هەڵگیری بێ بۆیە دەمامک پێویستە و مەودای مەترونی و کەمتر نابێت لەگەڵ کەسەکان نابین بەداخەوە ڤایرۆسێکی تر هەیە کە ئەم ڤایرۆسە عیلاقی بە ئێستەوە نییە بەڵکو ڤایرۆسی پرۆگرامە کە لە ڕێی قسەوە دەگوازرێتەوە بۆ کەسێکی کرد ینی چی ینی قسەیشی خراپ دەکەی کاریگەری خراپ لەسەر بەرامبەرەکە دەدانی پەیوەندیشی بە ڤایرۆسەوە نەبێت پەیوەندی بە هیچ شتێکەوە نەبێت وەکو ئەوەی ئێمە لە بواری نیۆرۆلانگەش پرۆگرامەدایم تاچی دەکەینەوە ئەڵین باز زمانت بەخێر بگەڕێ چونکە بەخێرگەڕان وزەی خێر ڕادەکێشێ وزەی خێر دەبەخشی بە بەرامبەرەکەت خێر تیادا گەشە دەکات ئەگەشێتەوە وزەی زیادەکە و باشە زیادەکە ینی قسە بۆ خۆی مەناعزیاکە ئێمە زۆر گرنگە ئەگەر بە دڵسۆزیش هەر قسەیەک دەکەین لە هەر بوارێکا دەکەین سەرچاوی زانستیش بێ بەڵگە پێکرا بێ پێویستەکە بزانین چۆن دەکەین خۆ مەرج نییە هەر شتێک زانستی بوو ڕاست بوو بێباکانە بە هەموو شێوازێک بوترێ تەنانەت بابەتە زانستیەکانیش پێویستەکە بزانین چۆن دەیڵین نە ئەوەی کە بابەتەکە بنەمای زانستیشی نەبێ بە شێوازێک بیڵین ترس و دڵڕاوکێشی هەجگار دروستکە ئەمە لەلایەکی کە گرنگە ئێمە بۆ خۆمان لەم کۆمەلگایەدا فێری خۆپارێزی ببین بەس ئێمە مشکلەمان لەوایە کۆمەلگای ئێمە ڕەنگە کۆمەلگاکانی دنیاش من دێراسم لەسەری نییە بەڕاستی ناتوانم لەسەرەوان قسە بکەم کۆمەلگای ئێمە ملاحەزەمان لەسەر کردووە ئەو شتەی زۆری ترسێنە زیاتر هینیەکات کاریگەری لەسەردانێ یعنی دڵە ڕاوکەی کە لەسەر دروستەکە لە کاتێکا خودی دڵە ڕاوکێ دراویشتەی سلبیتری هەیە لەسەر تاکەکان بۆیە ئەو پەیامانی کە لە ئەمڕۆ دابڵاو دەبنەوە ڕاستە کاریگەریان بە شێوازێک هەیە بۆ خۆپارێزی ئەگەر بوتەی هەر کەسێکیش بێ کە لەم ڕۆژان نازیای کردو کاریگەری هەیە بۆ خۆپارێزی ئەسڵەمینەوە دروستەکە ڕاستە بەڵام دەرهاویشتەی سلبیتری هەیە پەشێوی دەرونی دروستەکە مرۆڤەکان دەست و پێونەکەن تەسیراتی سلبیتر جامە زۆر دووری لەو بابەتە لە گەشە پێدانی مرۆیی تۆزێک دوورەکەوینە لە بابەتەکە بەڵام پرسیارێکم زۆر کەس ێستا لە کەسەکانی گەشە پێدانی مرۆیی کە کارەکەن هەر لە کاتی ئاساییشە زۆر ئامۆژگاری خەڵکەکەن ئەڵێن بە شێوازی ئەرێنی بیر بکەنەوە وامەکەن کە کاریگەریتان لەسەر هەبێ ئێوە کارتێکراومە بن خۆتان بن بە کارکتەری سەرکی خۆتان ئەو کارانە بگرنە دەستی خۆتان چەند گرنگە لەم کاتە ئەوە نەبیانی بابەتەکە ئێمە ترسمان لە ڤایرۆسەکە هەبێ بەڵام ترسەکە نەگاتە تۆقیل و خەمۆکی منیش بەرەو ئەو باسە ئاچم لە ئێستادا بابەتێک هەیە ئەبێ خۆمان بپارێزین چونکە بابەتێکی جیهانیە کاڵین بابەتێکی جیهانیە یعنی ئیتر ناکرێ بەڕاستی ئێمە گومان و دوودڵی و تەسەوڕکەین و دو هەفتە پێش ێستا ڤیددیوەکە من بینی کە هاوڵاتێک لە شارێک لە شارەکانی کوردستانی عزیز قسەی بە جۆرەیە کرد یعنی بە جۆرێ متمانی بە هیچ کەس نەبوو ئەمویست بێمە سەر ئەم بابەتە ئێمە زۆر گرنگە متمانەمان دروستکەینەوە نابێ بەدبین بین یەکێک لە شتە هەر خراپەکانی ئەم کۆمەلگای ئێمە دروستبوونی بەدبینیە کە من نزیکەی 20 ساڵە ئیشی لەسەرەکەم پێچەوانەی ئەوە ئیشەکەم کە چونکە زانی و
مام کۆمەلگایە بەرەو بەدبینی ئەڕوا تۆڕی کۆمەڵایەتەکان هۆکارێکی گرنگی دروستکردنی بەدبینین ئێمە بەلامانەوە گرنگە من بۆیە قسەی سەرەتام کرد ئێمە بڕیار بدەین زۆر گرنگە بڕیار بدەین ئاگامان لە زمانمان بێ با بە گەشتبینی بدوێین بە گەشتبینی بیرکەینەوە چونکە گەشتبینی گەشی دەهێنێ بەرەو لای ئینسانەکان ئەم قسەی کە لێرە من بە سادەی دەیکەم بەڵام ئەمە لێکۆڵینەوەی زانستی لەسەر کراوە هەر ڕۆژێ هەفتەیە پێشێسە من وتم وشە کاریگەری لەسەر ئاو هەیە و ڤیدیۆکەم لە فەیسبوک داناوە کە بەڵگەی زانستی سەلمێنراوە کە ئەم ئاوی لە بەردەستی ئێمایە قسەکانمان بەباشی کاری باشی لەسەر دەکات ئاو جاوەرە مرۆڤێک بەو قودرەتە گەورەی کە خوددا پێی بەخشیوە خاوەنی پرۆگرامیشی گردونیە کە هەموو گردون بە تێڕوانینی من لە مێشکی ئینسانە جێی بووتەوە ئەی چۆن قسە بەرامبەر ئەمە چەند بە پارێزەوە بیکەین ئەوە ئاوێکە کە بەرکارە کە من تۆ کاریگەریمان لەسەری هەیە هۆشی بەرامبەر ئەو قسەیەمان هەیە ئەم مرۆڤەکانی بەرامبەرمان بۆیە پێویستەکە زۆر ئاگاداری ئەو پەیامانە بین من زۆر ناچمە ئەو تەفسیلانە چونکە زانم ماوەی بەرنامەکەتان ینی سوشیال میدیا چۆن بەکار بهێنی فعلەن ئەوەیە کە ترس بڵاو ئێستا ئێمە سوشیال میدیا بمانەوێ نەمانەوێ ناتوانین هەموو تەنزیمی مجتەماعکەین لە خێزانێکیشان ناتوانانی تەنزیمیکەین ئێمە کە ئێستا قساکەین ژمارەیەکی خەڵک گوێمان لێگرێ ئەو ژمارە بەپی کاریگەری جیاواز و ئاستی تێگەیشتنی جیاوازی خۆی سوود لە ئێمە وەرەگرێ پەیامی من لێرەدا ئەوەیە ئەگەڕێمەوە بۆ ڕستەی یەکەمم کە پێشکەش بە بیرنەرانم کردو ئەویژەوەیە ئەوەی چارەنووسی کۆمەلگاکان دیاری دەکا قەیرانەکان نین بەڵکو بڕیارەکانێتی ئەوەی چارەنووسی تۆ وەک تاچێک لە ناو خێزانەکە تا دیاری دەکا قەیرانەکە نییە بڕیارەکانتە ئەبێ ئەم ئێستا من بە بینەران بڵێم بەو گوێگرانە بڵێم کە گویان لە دەنجی منە چونکە مەرجنیە هەمویان بینەر بن بتوانن بمان بینن تۆ چ بڕیارێکە دەی لەم زروفەیە چۆن ئەم کاتە ئیسtisمارەکەی من هەمیشە تێگەیشتنێکمەیە دەڵێم هەموو شتێک کە ڕوو دەکاتە مرۆڤ بە بەختەوەرەکانی دنیا مرۆڤە سەرکەوتوەکانی دنیا ئەو مرۆڤانن بیریان لەوە کردێتەوە چۆن لەم شەڕە خێرێ ببینن زۆر دوور نەڕۆین بازرگانە سەرکەوتوەکان ئەوانن کە لە شەڕەکانی شاخێرەکەن کە ئێمە زۆر قسەیان پێڵین ئەڵین سوود لە شەڕەکانی جۆرەگەن کە ئەمە زۆر کارێکی باشەکەن چونکە ئەوان ئەگەر بازرگانەکانیش خێر نەبینن ناتوانن بازرگانی بکەن و پەرە بە توانە ئابوووریەکانیان بدەن کە خزمەت دوجار بە کۆمەلگا دەکات بەڕعایەتی ویژدان و یاساکان کە دانرێ بۆ کاری بازرگانی هاوڵاتیش ئێستا لە ماڵەوەیە لە هەموو کاتێک زیاتر تۆڕە کۆمەڵاتیەکانی لەبەردەستایە و کاتی زیاترە بە ئەنتەرنێتەوە چونکە جاران لە کاردا بوو ئێستا ئەو پەڕی لەگەڵ خێزانەکەی قسەیەکە لەگەڵ ماڵەکەی بەڵام زیاتر لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتە تەنانەت خێزان تاکی خەریکە بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەگەر کەسێکیش مناڵێ بە یاریەوە سەرگەرمە یاری ئەوەی کە تەکنەلۆژیا لەبەردەستیا دایناوە با ئێمە وا زۆر میسالی بیر نەکەینەوە پێمان وابێ ئەتوانین هەموو جوڵەیەکی خێزان ڕێخین نەخێر بەڵام با ئێمە وا بیرکەینەوە من لە ئاستی توانای خۆمە کە گەورەم حتمما بەشی ئەوە شتێکم وەرەگرم کە بیبەخشم بە چواردەورەکەم با من وەک چۆن دەستکێژەکەمە دەستم و وەک چۆن ئەڵم تەوقە هەر ئەوە نەبکەین تەوقە نەکەین ڤایرۆسێ بگوازینەوە با منیش نەبە بەشێک کە شەیری بابەتێ بکەم کە ترس ناکە با کەسێک بابەتەکە کەکسە لە هەندێک کەس وا بیرەکەنەوە کە ئەم بابەتە ئەگەر بڵاوی نەکەن و ئەگەر نەیێرن بۆ من ئەگەر نەیێرن بۆ تۆ ئەوە زوڵمێک لە من و تۆکەنەوە زانیاریکە لە من پرسیارە بە هاوڵاتی دەڵێم بە هاوڵاتیەکە گوێی لە ئێمە وا پەروەردەکراوین لە ئادابی کۆمەلگاکەمانە ئەڵێ قسەیە لێی دڵنیانەوەی مەبەرە هۆکاری واستنەوەی ئاخر تۆ چۆن دڵنیایی لە قسەیەکە کەسێکی کات چ بەڵگەیەک هەیە بۆ ئەم قسەیەکە مامۆستاکی ئاینی کردو جاوا مامۆستایشیان زۆر جار هەرچەند ئێمە زۆر احتیباراتمان بۆ مامۆستایانی هەیە ناوەندەکانی زانکۆ ئوستازێکی زانکۆش بیکات مادام بە شێوازێک دەیکات ترس و دڵڕاوچێ زیادەکە میکە خەڵکێکی ئەم وڵاتە هەیە بە ئێمە دەڵێ بڕۆنە ژوورەوە پێویستەکە ئەگەر ئەوەندە متمانەمان بە مامۆستایشی ئاینی هەیە یا بە هەر کەسێکیشکە هەیە ئەی بۆ متمانە بە حکوومەت ناکەین کە دەیان کەس بەشدارن لە بڕیاردانەکەیدا ینی کۆ دەبنەوە بەڕاستی من لەم سێ چوار ڕۆژەیە کە ئەوم دەبینی باسی ئەو بڕیارن دەکراموت خۆزگە کەناڵێکە بۆ ئوستافی بانگە کرد ئیتر بڕوونی قسەیان دەکرد بۆ خەڵکە فعلەن بۆچی 48 ساعتمان تازە کردێتەوە خۆی زۆر گرنگە حکوومەت تەوزیحاتی زۆر ورد بدا زۆر ڕازگویانە شتەکانی ڕوونکاتەوە بۆ خەڵک قیچێکە ئەو باشترە دڵنیایەکە دروستکە تایشێ دوو دڵی دروستکە ئەو حکوومەت با دڵنیایەکە دروستکە
لەسەر ئەساسی ڕاستی خەڵک فێری بەرگەگرتن بکەین. ئێمە مناڵێکە لە بواری پەروەردەیاڵین مناڵێکە نەخۆشیەکی هەیە نەخۆشیەکەشی سامناکە کە تۆ دەتەوێت ڕاوێشکەی لەگەڵ پزیشکەکە پێویستەکە مناڵەکە لە حزورا دانیشت بێ کە باسی چارەنووسی ئەو دەکەی. بۆیە بابەتی چارەنووسی ئەم کۆمەلگایە پێویستەکە دەسەڵات کۆمەلگاکەی دڵنیا کاتەوە بۆ ئەوەی بتوانێت بچینە سەر خاڵە سەرێکیەکە چۆن سۆشال میدیا بۆ ئێستا بۆ حاڵەتی پۆزتیو بەکاربێن حاڵەتی من بۆی چەند دقیقە کاتم ماوەی بۆی من بەپی وڵات هێندەمان نەماوە بۆ ئەوەی کە بڵێ دقیقە توانی پێم بڵێ نزیکەی پێنج خولەک تا پێنج خولەک زۆر کەمە لە بەرەوەی من کورتێکەکەمەوە دوو تەوەر باسەکەم. یەکێکیان ئەوەیە کە بەڕاستی لە ئێستادا با بەست پەیامەکانمە ئەوڕیان مەڵێن نزیکەی چارەکێکمان هەیە زۆر باشە. یعنی ئێستا چەند دقم هەیە من چەند 15 خولەکمان هەیە یعنی من 15 ماوە باشە زۆر باشە 15 خولەک کەواتەی تر پەلە ناکەم پێیسراحەت هەناسە دەم. بەڕاستی ئەو پێنج خولەکە یەک ئێستا کە پێدوا بووەوە ئەوە تەرخانەکەم بۆ بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان. تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی هەمومان کاری تیادا دەکەین. من پێشنیارێکم هەیە ئەوە دەڵێم باش بیرکەرەوە باش بدوێ باشە ڕوتیەکە. ئەمە یاسای گردوونیە تکاتان لێ دەکەم. یاسای گردوونی دەڵێ بەسەلمێنراوە وەک لە نمونونەکەی ئاوە کە ئێمە پێمان وایە ئەم ئاوی لە بەردەستی سالار فەتاحایە بەرکارێکە و هیچ هینێکی نییە تەنها ئاوێکە دەیخۆینەوە پێکاتۆ لە H2O. بەڵام ئیمۆتۆ زانایەکی یابانیە سەلماندی بۆی زۆر کات نەگرم لە فەیسبوک لە کاونتەکەی خۆم دامناوە سەلماندی ئەم ئەگەر من وشەیەکی ئیجابی بەمە بڵێم بە وێنە سەلمێنراوە کاریگەری ئیجابیەکەی چیە لەسەری ئەو ئاوە دەوەرە تۆ مرۆڤێکی لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە چ ژارێک دەرخواردی خەڵگەدەی چ پەیامێکی خراپ دەرخواردی خەڵگەدەی کاریگەری خراپی لە سەردانی. ئێمە دەڵێن جارێکی تر ئەم سەردەما ئەگەر هەر بابەتێکمانە بێ هەر نەخۆشیێکمان هەبێ بەرگری لاشە زیاد بێ بەرگە دەگرین کەواتە قسەی یەکێکە لە هۆکارە هەرە گرنگ و کاریگەرەکان بۆ بەرزکردنەوەی بەرگری. لەوانەیە هەژارێک هەبێت توانای کڕینی چیلۆیە لیمۆی نەبێت باشە توانای کڕینی ئەوەی نییە و دوکان و بازاریش داخراوە تۆش دەی بە قسەیەکی خراپ هۆنەی تر بەرگریەکەی دابەزێنی. ێ باشە بۆ قسەیەک ناکەی بە قسەیەکی باش بەرگریەکەی بەرزکەیتەوە تایبەتی لیمۆی سەر ناکڕێ باشە ئەڵێن گرایشە. جا من بۆیە ئەو نمونە دەڵێم بەڕاستی ئێمە هەمیشە زمانمان بە باشە بگەڕێ فکرمان بە باش بگەڕێ باشە ڕوومان تێکا بۆچی چونکە بە جۆرێک مێشکمان ئاراستەکەین قودرەتی خەلاقیەتمان زیاد دەکەین کە ئێستا من لەم دقایەمە سەر ئەم تەوەری دووەمە کە ئەمەیان بەشی دووەمی قسەکانمە ئێمە لەسەر پێش پرۆدەسەر و بابەتە لەسەر مەسلەی کە خۆت باسە کردوێنی IQ بگۆڕین بۆ EQ یەک پرسیاریکە ماوە هەل لەم بەرگەیە ئەوەی کە هەندێک پرۆگرام هەیە هەندێک بابەت هەیە سوۆشیال میدیا تەنها ئەوە نییە بابەتەکان تۆ کەسێک ستۆریەکی دانابێت و سیری بکەی یان هەندێک هەواڵی ناخۆشە بینیم کە هەندێک بابەت هەیە کەست شێوازێکی جیهانی بەکارێنرێ فێربوونی زمانە بەکارێنرێ لەوە منەمیز بێمەوە سەرمە زۆر باشتەوەری دۆم ئەوەیە چکە تۆڕی میدیاکان سوود لەو بابەتەوەرەگرن. ئێستا ئێمە لە سەردەمێکان قوتابخانەکان داخراون دەنگۆی ئەوە هەیە کە زانکۆ لە ڕێی ئۆنلاینەوە پەرە بەتوانای خوێنکارەکانی ودا چونکە ئەتوانن سوود لە تەکنۆلۆژیا وەرگنەوە تا ئێماڵین هەموو کەس مۆبایلی پێەیە کە من ئەمە مژدەیەکی زۆر باشە بینم بەڕاستی. یعنی قسەی یەکەمم کەوتم ئەوەی چارەنووسی کۆمەلگاکان دیارەکە قەیرانەکانین بەڵکو بڕیارەکانن ئەم بابەتەیە. ئێمە هەندێک جار پێویستەکە وزەیەکی زۆر سەرفکەین تا واقع دروستە بێ پارەی زۆر سەرفکەین تا واقع دروستە بێ بۆی بتوانین هەندێک گۆڕانکاری لە خۆمانە دروستکەین. بەڵام هەندێک جار هەندێک واقع دروستە بێ بەبێەوەی پارەمانتیا سەرف کرد بێ بۆ نمونە لافاوێک گەڵەسەیە کەسێک کەوتۆتە ناو ئاوە ئێ باشە لافاو کە مرۆڤێکە باتە ناوەوە خۆ دار و تەختەش لەگەڵ خۆیان ئەهێنێت ئەیوانە هەر ئەوەش دەهێنێ مرۆڤەکەی کە لافاوەکە بردوێتی بچێتە سەر و دار و تەختەی کە لافاوەکە هێناوێتی بۆی خۆی ڕزگار کات. بەڵام ئەوە ئەکەوێتە سەر مێشی ئەو مرۆڤەی کە لافاو لی داوە بیری ئەوەی هەبێ مادام لافاو لە منی داوە حتمما دارێکیش هەرێهێنێت کە دار ناکەوێتە ژێرا و مرۆڤ دەتوانێت خۆی پێوە بگرێتەوە. کاتێک کە قەیرانیش دروستە بێ هەمیشە یاسای گردون وایە کاتێک کە کێشەیە دروستە بێت لە پەنای خۆیان چارەسەرەکانت بۆ دێنێ بۆ کۆمەلگاکەت سوودیان هەیە. بۆیە ناوەندەکانی بڕیار و من بە بڕوای من پێویستەکە ئێمە کۆمەلگان تەنها لە ئێستادا بیر لە ڤایرۆسەکە نکاتەوە بیر لەو کاتەوە چۆن ئەم ڤایرۆسە دەرەهەویشتەکانی ئەم ڤایرۆسە کە لە هەندێک بوارە بکەینەوە بەخێر بۆ کۆمەلگاکەمان. ئێمە زین لە ڕووی ژینگەیەوە سوودمان لێ بینیوە خێرێکی زۆر سوودیە بەڵام چۆن بین لە ڕووی گەشەپێدانەوە سوودی لێ بینین. لە ئێستادا قوتابخانەکانمان دەرگایان داخراوە
ئەوەی کە ئەمانوت خێزان کۆبێتەوە ئەوسا کۆ نەبوو ئێستا خێزانیش کۆبووەتەوە. تربیەش پێمان دەڵێ خێزان کاریگەری گەورەی هەیە لەسەر پێگەیاندنی توانای مناڵەکانی نەک ناوەندە فەرمیەکان تەنها، چونکە خێزان دەبێتە هاوکارێکی و پشتیوانێکی تەواوی تربیە. ئێستا کاتی ئەوەیە بەڕاستی لە قۆناغی قۆزاخەیان. ئەم قۆناغی قۆزاخە پێویستەکە بە باشی تێپەڕێنین ئاگامان لێبێ بۆ پەپولەیەکی جوان بێتە دەرێ لە قۆزاخە، نەگوای لێ بکەین قۆزاخەکە تەواو نەکات و پەپولێژنێتە دەرێ و کۆتایی پێبێ بە زیان بشکێتەوە. ئەم قسەیە سوورەیەکی شعری بوو چۆن ئەیکەم بە سوورەیەکی واقعی. لە ئێستادا لە دنیادا نزیکەی 10 ساڵ لە 90ەکانەوە هەیە، بەڵام لە ڕابردووش هەیە، بەڵام بە شێوەی زانستی لە 90ەکانەوە زۆر پەرە بەم بابەتە درێ چۆن ئێمە بتوانین ئەم بابەتە زانستیانە کە بیرکاریە، کە فیزیایە، کە کوردیە، کە هەر شتێکە یا بە شێوازێکی سادە بێڵم دوو کەس یەک نەتیجەی زانستیان هەیە، هاوڵاتی خۆشەویست تۆ سیر کە دوو خوێنکار هەیە یەک نەتیجەی زانستیێنن، بەڵام یەکێکیان لە کۆمەڵگادا زۆر جێگە دەسی دیارە، درەوشاوەیە، پێشەکەوێ، کاریگەری لەسەر پێشخستنی کۆمەڵگا هەیە، بەڵام هاوڕێکەی خۆی هەمان نمرەی ئەوەیە دەکرێت نمرەشی زیاتر بێ وەگەم کاریگەری لە کۆمەڵگادا نییە. ئەمانە بوونەتە بابەتی زانستی لێکۆڵینەوە لە دنیادا دراسیان لەسەر کراوە. ئێستا بایەخ بەم لایەنەی تریان ئەدرێ چییە لە پشت مرۆڤێکەوە وا دەکات کە بتوانێت گەشە بکە بگا بە ئامانجەکانی لە مرۆڤێک جاری وایە نمرەکەشی لە خوێندن و لە زانستا کەمترە. خۆتان دەزانن دەیان نمونەی وامان هەیە. زۆر جار کەسێک هەیە کلینیکێکی هەیە لە ئاستی پسپۆڕیەکەی توانای زانستیەکەی ئەوەی کە زانکۆ پێدا ناگاتە دکتۆرێ، بەڵام توانای کاریگەری دانانی بۆ چارەسەرکردن لە بوارێکی تایبەتی خۆیان لە کەسێکی دکتۆرابینی زیاترە. ئەندازیارێک بە هەمان شێوە پسپۆڕیە جیاوازەکان با ئەمەی تر زۆر نەچینە ناو بابەتەکانەوە لە بواری حتا ئەدەبیشە. خەڵکێگەیە دکتۆرای لە ئەدەبا هەیە، بەڵام دوو ڕۆمانی نییە، دوو کتێبی نووسینی نییە، بەڵام کەسێکەیە نەچۆتە ئەکادیمیایەکەوە دەیان کتێبی هەیە. ئەمە وامان لێ دەکا شتێکی تر هەیە لە ئینسانە ئەبێ ئێمە پەرەی پێ بدەین. ناوەندە زانستیەکان دەڵێن ئیچووە، ئەوەی کە ئێمە بە کوردی پێی بڵین هۆشی ئینفعالات، یا ژیری کۆمەڵایەتی، یا ژیری هەڵچوونەکان کە مرۆڤ چۆن ئەتوانێت سوود لە هەڵچوونەکانی وەرگێ، لە ئەحساسی وەرگێ، لە پاڵنەرەکانی وەرگێ بۆی بتوانێت مرۆڤێکی سوودمەند بێ. من ئەوە وەک مژدەیەک بە دایکان و باوکان و کەسانە دەڵێن پەروەردەکارن. ئێستا کاتێکی گونجاوە لە قوتابخانەکەی کە لی دابڕاوە ئێمە بتوانین کاریگەری گەورەترمان هەبێ بۆ کۆمەلگا کە لەم 3-4 مانگە تێپەڕین دوایی قۆناغێکی ساڵی خوێندن زۆر باشتر مناڵەکانمان نەشنەوە بەر خوێندن سوودی گەورەیان بینن. بەڵام پێویستەکە ئێستا ئەم پەیامەی من وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا بە هەندی وەرگرێ، لە ئێستادا سوود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەرگرێ، ئەو پارەی جاران لە خوێندنگە سەرفەکرا ئەزانین بەشی ئەوە پارە ئەبێت بێن کۆبوونەوەی بکەن، دراسی بابەتێ بکەن، چەند منهەجە دابنێن لە ڕێی هەر مدیریەتی مەکتەبەکانیانەوە کاریگەری ئەرێنی لەسەر قوتابخانەکان و لەسەر تەلەبەکان دابنێن. بەڵام دایک و باوکی خۆشەویست ئەوەی تۆ گوێت لە منە لە ئێستاە تۆ ئەتوانی ڕۆڵە گەورەکە بینی بە زمانی باش بگەڕێ. مناڵەکە زۆر تەرکیزی مێنە بۆ لایەوە، ئەوەندەی تەرکیزیێنی بۆ لای کۆرۆنا تەرکیزی بەرە بەوەی چۆن بە دەبەیەکی ئاوا بەم شێوازە کە فڕی ئەدەین لە ماڵدا ئەتوانین دووسێشتی لێ دروستکەین. بۆ ئەم بابەتەش یوتوب پڕە لەم بابەتانە، هەر سێرچێکی یوتوب لێ بدە، کاری دەستی یوتوب بە عەرەبیەک بنووسە بزانە، ریسایکل بنووسە بزانە چەند فکری جوانی هەیە. ئەم فکرانم بۆ ئەومان نییە بڵین مناڵەکەمان لە ماڵەوە ببێتە کارخانەیە کوشتبێنێ ئینتاژمان بۆ بکاشت بفرۆشێ، بەڵکو ئەمە مەلەکەی زیهنی مناڵەکە پەرە پێ ئەدەین، توانای حەلی مەشاکلی بۆ دروستەکەین لە هیچ شت دروستکە. کاتی ئەم فکرەیە هەبوو سبێنێ بۆ کەسایەتی خۆی لە قەیران لە هەر قەیرانێکا بێ، ئەگەر قەیرانی فەردی ناو خێزانەکەی بێ، ئەگەر قەیرانی ناو مواسسەکەی بێ، ئەگەر قەیرانی کۆمەلگاکەی بێ، قودرەتی بەدیلی هەیە، قودرەتی چارەسەر و ڕێگە چارەی هەیە. مامۆستا یەک بابەتی کە هەیە مادەم هەرباسی مناڵوان کرد لەسەر بابەتی مناڵ زۆر خێزان هەیە دەڵێن لەم کاتەیە ئێستێمە مناڵەکان 24 سعات لە ماڵەوەن، جاران لەوانەیە بۆ نمونە فشارێک بکرا بێن و تا ئایپاد زۆر بەکاربێنن، نازانم تۆڕە کۆمەڵایەتیەکانی تو بە نازانم چی بەکارمێنن، ئێستا دڵێن نامانەوە فشاریان لەسەر بکەین لەبەرەوە کراوەیە بابەتێک لەوەردەسیە. منیژەڵێم پێویست ناکات فشارکەیت کە لە قسەکانمە ئەوە دوتم هەر ناتوانانی کۆنتترۆلی ئەوەشکەی چکە ئەوەش بەشێکە، بەڵام ئاراستە پێکردن هەیە.
جەزابیەت دروستکردن هەیە تۆ چۆن سەرنجی ڕاشیشی بۆ لای بابەتی ئەوە کەوێتە سەر ئەو کەسی یەکەم سەرمەشقی خێزانەکە من کاتێک کە سەیری بابەتێکەکەم هەر باسەکەم باسی کۆرۆنایە مناڵەکەش بتوێنێتەوە ئەگەر تەنانە دیارێکی تریشکا کاریگەری کۆرۆنا و وشەکانی کۆرۆنای لەسەر دروستە بێ دڵ ڕاوکیەکەی کۆرۆنای لەسەر دروستە بێ و پرسیاریشی لەسەر دروستەکە ئەوە ئێمە ئەو کاتە بە چێوە خەریکین کاتێ من بە بابەتێکەوە خەریکم شەرت نییە ڕاستەوە خۆ بانگی کەم وا هەستکابێر ئامۆژگاری دەکەم ئەوە کێتە سەر تەکنیکی کاریگەریدانان لەسەر چۆنیەتی گۆڕانکاری من یەک نمونەی بەسیط بۆ خێزانەکان دەجێڕمەوە یەک نمونەی بەسیط ئێستا دەجێڕمەوە فیلمێک هەیە بە ناوی باوکی ئەوی تر فیلمێکی ژێرنووسی کوردیە ڕۆشتیشمەوە لە فەیسبوک دایانێم سەیری ئەوە بکەن خێزانێک چۆن گیر بەدەست مناڵێکیانەوە خۆن چ کاریگەریەکی سلبی لەسەر مناڵەکان دانێن بەڵام نەنچێک بە میوانی دێتە ماڵیان چۆن کاریگەریەکی ئیجابی لەسەر مناڵەکە دانێ گۆڕانکاریی گەورە لە بەرەو ئیجابی لە مناڵەکەیانە دروستەکات بابەتێکی زۆر گرنگە زۆر گرنگە هەموو خێزانێکی کۆمەلگاکەمان ئەو فیلمە ببینێ بەڕاستی بەتایبەتەوانی کە تێبینیان لەسەر گەشەی مناڵەکەیان هەیە من بۆی ئەم فیلمە دەڵێم ئەم فیلمێکی پەروەردەیە بەڵام باسی کاریگەری شێوازی تەعاملمان لەگەڵاکە بۆ دروستکردنی گۆڕانکاری بۆ ئامانجی کە دەمانەوێت سوپاسی و هاوڕێم دەکەم کە لەم ڕۆژانە بۆی ناردم کە فیلمێکی زۆر کاریگەرە بە ناوی ژێرنووسیش کراوە بە کوردی فیلمەکە فارسیە خۆشتان نەزانن بەرهەمە فارسیەکان لەڕووی پەروەردەی و کۆمەڵایەتی و زۆر کاریگەر و زۆر بەسوودن بۆ کۆمەلگای ئێمە باشە چی بکەین ئێستا لەم حاڵەتی لەم حاڵەتی ئێستا من لەم حاڵەتی بۆ سوۆسیال میدیا دابەش بکەین یان نافری بین بۆی فشار لەسەر خۆمان دروست نەکەی بمێنینەوە من ئەڵێم جەدوەل دامنێن من لەگەڵ ئەوەیان نیم زۆر جەدوەل دابنین زۆر ڕۆبۆتی تعاملکردن بۆ لەگەڵ ئەویان نیم زۆر جەدوەل دابنێن چونکە خودی بارودۆخێکە هەر خودی سەردەمەکە سەردەمی ئەو جەدوەلە نییە زۆربەی کات تۆ لە ماڵەوەیت ناتوانانی ئەو جەدوەلە دابنی بۆ مناڵەکەت بەڵکو بەشداری پێ بکە جەدوەل دابنێ خۆی جەدوەل دابنێ من ئەڵێم جەدوەل دامنێ مناڵەکەت بەشداری پێ بکە وای لێ بکە ئەنگیزەی لا دروستکە باوکێک لە ماڵەوە خەریکی گوڵ و گوزار بێ دایشێک لە ماڵەوە خەریکی گوڵ و گوزار بێ بتێ و نەتێ ئەگەر بزانێت چۆن تەعاملەکە خۆشەویستی بۆ مناڵەکەش دروستەکە کە چۆن خەریکی بێ لەگەڵ یا خەریکی گوڵ و گوزار بێ ئەوە ئەکەوێت من ناتوانم ئێستا وردەکاری ئەو شێوازە تەعاملێ بۆ هەموو خێزانەکان باسکەم تەنها دەڵێم جەزابیەت دروستکەن خۆشی دروستکەن لە هەر شتێکا چێژت دروست کرد لە هەر شتێکا چێژت دروست کرد ڕایشێشی بەرەو لای ئەو کەسە ئەو شتە خۆشت ئەگەر توانیت یاری بۆچی ئێمە پێوەی خەریکە بین چونکە یاری ناوی یاریە سوود لە وشەی یاری وەرگیراوە لە پاشخانی زەهنی ئێمە یاریە ئەچینە ناوی چێژ وەرەگرین هەمومان لە پەبجیا خەریکین ببوورە کاڵم زۆر بەمان باوشەی هەموو چکە من دوورم لە تامیم زۆر بەمان کە من قەت نەمکردووە زۆربەی خەڵک بە پەبجیەوە خەریکە چونکە ناوی یاریە بەڵام زۆربەی خەڵگایە چێتە ناو شەڕەوە حەزی لە شەڕ هەیە نەخێ زۆر کەس لە شەڕەکان خۆی دزیوەتەوە چونکە یاریە چونکە کراوە بەسەر چاوی چێژ نەک ئازار بووی ڕاستە لە ناو لە لەحزەی کە چیەک نابڕێ مەرحەلەیشتر نابڕێ ئازاری پێگا بەڵام تموحی بڕینی مەرحەلەی تایە بە سالمی دەرەچێ چونکە دەزانێت بە سالمی دەرەچێ خۆی وەکو مرۆڤێک ئێمە پێویستەکە پەیامی بە سالمی بوون و دڵنیایی بەخشین بە مرۆڤەکانمان کە سالم دەرەچن ئەگەرچی زەحمەتیشی تیا ببینن ئەگەرچی سەختیشی تا لەگەڵ ئەو قسەی کە هەندێک دەڵێت لە ماڵەوە بمێنەرەوە چەند بابەتەکە خراپیش بێ بەڵام گرنگەوەی لە ماڵەوە بمێنەرەوە زۆر ڕاستە بۆیە منم قسەی ئەوەی کە میدیاکان دەیڵێن موسسەکانی ئیعلامیمان دەیڵێن ناوەندە فەرمیەکانمان دەیڵێن پێویستەکە زۆر بە دقەتەوە گوێی لێ بگرین چونکە ئەوانش یەک دنیا خەڵکی باشی تێدایە یعنی معقول نییە ئێمە خەڵکێک نامەسئولانە پەیامێک بڵاوەکاتەوە هی ئەوە بە گرنگ وەرگرین بەڵام وا هەز نەکەین لە ناو موسسەکانی حکوومەتە لە تەندروستیمان لە پۆلیسمان لە ئاسایشمان لە زانکۆمان خەڵکی ئەوەندە باشی تایە کە شتمان بەڕاستی پێڵێ فعلەن ئەوەی کە ئەمڕۆ لەم حاڵەتە ڕاوکێشان بۆ پرسیارێکی کە هەرچەند تۆزێک لەوانەیە لە بابەتەکە نادینەوە لای من خۆم بەشی ئەوەسکان باە بڵێ لە زۆر کەسێڵێن سم حکوومەت بتمانەی نییە حکوومەت زۆر جار زانیاریمان لێ شارێت و یان دەڵێن کاکە بەسی ڕۆژجارێ بوو چە دابەشەکەین کەچی ئێستا لە مزروفاییکەن بە 50 ڕۆژجارێ هەندێک ئەڵێن بابەت هەیە کە ڕازگۆ نەبوون لەگەڵمانە بە کورتەکەی بە ئەوە بڵێم لەمە شاڵێن ئێمە متمانە بە حکوومەت ناکەین متمانە بە دەستگا فەرمیەکان ناکەین ئەو قسەیە چەند دەقیقاتمەوە بێزانم بەشتی تر دەخۆ زۆر بەلامە گرنگە ئەوەی کە خەڵک دەیڵێ ڕاستەکە من باوا دابنین ئەم حکوومەتی ئێمە هەر کەسێک هەیە
کەسێکە پێشتر خراپی کردووە خراوەتە چاکسازیەوە دوایی لە چاکسازیەتە دەرێ نابێ متمانەی پێ بکەین ئێمە لە خزمەتی ئیجتیماعیە وا پەروەردەکراوین کەسێک دزی ئەکات ئەخرێتە چاکسازیەوە وا پەروەردەکراوین کە بێ اعتیباری کۆمەڵایەتی بۆ دروستکەینەوە بۆ ئەوەی باشە بکات بۆ ئەوەی کەسایەتی پێ بدەینەوە وەک چۆن بۆ تاک دەبێت کەسایەتی بدەینەوە پێویستەکە بە حکوومەتەکەی خۆشمان کەسایەتی ببەخشینەوە حکوومەتەکەی ئێمەش خۆی یەک کەس نییە من زۆرم بەلاوە سەیرە زۆر جار دەستەواژەی حکوومەت با چارەسەریکا لە مدیر عامە بیسم لە وەزیرم بیستووە دەستەواژەی وەڵا بێ حکوومەت چارەسەریکا وای هەست کردو شێوازێک دەری بڕوە حکوومەت کەسێکی ترە کاکە لە پرزگەیەکەوە حکوومەتە تا لووتکەی هەرێمی دەسەڵات هەر کەسە بە اختصاص و ئەرچێکە پێی سپێراوە کاکە ئەمە حکوومەتە هەمووی کوڕی ئێمن و کەسوکاری ئێمن و برای ئێمن و ئامۆزا و خاڵۆزە کەسی ئێمن خۆ یەک کەس نییە ڕاستە ناوەندی بڕیاردار لەسەرەوە بۆ خوارەوە خەڵکی ترن بەڵام بەشی ئەوەندەش لە هیچ شتێکە من ئاوا بڵێم داوای لێبوردنەکەم کە من تعمیم ناکەم باوا بڵین بە قسەی خەڵکی بڵێم لە هیچ شتێک ئەم حکوومەتە ڕاستگۆ نەبوو بێت لە مەسەلەی کۆرۆنای لەگەڵمانە ڕاستگۆیە چونکە هەر خەڵک خۆیەتی لە کۆرۆنا فەقیر و دەوڵەمەند ناناسێ نێر و مێ ناناسێ بۆ نمونە کە ڤایرۆس بوو بەرجانت دەکەوێت بەس تەنها جیاوازی لە مەناعەیە هەیە مەناعە بڕواتە بێ فەقیرەکان بەشێکیان من لێرە تۆزێ لە تەوەرەکە دوورەکەمەوە قسەیەکەکەم قسێک لەسەر بەدون لەسەر متمانە بکەین ینی جامن ئێمە سەر ئەوە حکوومەت لەمەیە هەمووی وەکو یەکە ئەوە نییە خەمخۆرە کاکە لەبەر کەس نا لەبەر خۆی ئەوانی لە بڕیاران بەزیانەوەی خۆیان توش نەبن بۆ ئەیانەوەی خۆیان توش نەبن یانەوەی تۆ توش نەبی چونکە تۆی سەرچاوی گوازنەوەی دوایی چونکە حیمایەکەی لە تۆیە خزمەتکارەکەی لە تۆیە سایقەکەی لە تۆیە لە کۆمەڵگایوات واتە حکوومەت زۆر ڕاستگۆیە لەم شتەیە دەیە خۆی تۆ خۆ پارێزی بۆی ئەو توژنەکەی باشە بە ئاوا بە هاوڵاتیان بڵین خۆ ئەوەندە ئەبێ بیرکەینەوە بزانین ئەم بابەتە بابەتێکە حکوومەت دەیەوێت ڕاستە خۆ ئەم کۆمەلگایە توش نەبێ هەنێسە بە شوەیەکی گشتی تۆڵی بە فەرمی متمانەیەکی گەورەتان بە سەرچاوە فەرمیێک نەک فەیک منی ژوا دەڵێم بەڵێ چونکە کاکە گیان ئەو خەڵکانی ئێستا دەسەڵاتی ئەم شارن ئەو خەڵکانن ئەزانی چەندە گیان هەبووە چەند دەنگیان پێدراوە کە بم ئەی کاکە ناکری ئێمە خەڵکی خۆمان دەنجی پێدەین ئەوەندەش دوایی زۆر بکەینە ژێر کاریگەریەکە و متمانەمان پیانی بۆ بە شوەیەکی گشتی ئەگەر بابەتەکە کورتکەمەوە ببورانی لە خەڵک لەوەی کە بۆ ئەوەی بە شێوازێکی ئەرێنی بیر بکاتەوە بە تووشی خەمۆکی نەبێ هەمیشە دەستگا فەرمیەکان ئەمە ئامۆژگایی کەسێکی گەشە پێ دەستگا فەرمیەکان باشترین سەرچاوە بەڵێ من هەمیشە ژوا دەڵێم چونکە من بۆ خۆم بەرپرسیارەتێکم هەیە زۆر جار لە فەرمانبەرێکی ناو موئەسەسەیەکی خۆم جملەیەک دەبیسم مووقیفێک دەبینم ئەزانی تا سەر ئێسقان ئازارم ئەدا من بۆیان نمونە شخصی خۆم دەجێڕمەوە لە کاتێکا من چۆن بیرەکەمەوە دەمەوێت چی بکەم کە بۆ خۆشی باش بێ بۆ موئەسەسەکەش ئەو دەرک بەوە ناکات زۆر جار ئەڵێم ئای چەند بەدبینین بەرامبەر جوڵەکانی دەوروبەرمان لە کاتێکا من خۆم لەو لەحزەیە بە قوربانی دەزانم بۆ من ئەمە ڕاستە بۆ دەیان موئەسەسەی تریش ڕاستە با ئێمە بەرەو ئیجابی بڕۆینەوە لە ساڵی 2000ەوە من ئەمە جارێکی تر دەڵێمەوە قسەم لەسەر ئەم بابەتانە کردووە کە زانیومە کۆمەڵگای میدیایی واتە کۆمەڵگای تەکنۆلۆژیای زانیاریەکان کە تۆڕە کۆمەڵایەتەکانیشی ئێستا هاتووەتە سەر کە ئەو کاتە ئەم بابەتانە نەبوو ئێستا وەشی هاتوۆتە سەر بەرەو نێگەتیڤگەرایی دەڕوە سەردەمەکە خۆی وایە ئێمە پێویستەکە ئیش لەسەر ئیجابیات کەینەوە وێرانکردن زۆر ئاسانە بنیادنان قورسە باو پرسیارە بکەم هەرچە لەوانێت تۆزە شخصی بێ ئەمەوە خەڵکەکەی بەهین تۆ خۆت حەزەکەم قسێکش لەسەر و کەی خۆت تۆ چۆن کاتەکانە داوەش کردوێتە من کاتم دیاری نەکردوت دیاریم نەکردو بەڵام چی ئەەکەیت من بەیانیان کە هەڵەسم بۆ خۆم یەکێکم لەو کەسانی چەنەڵستی لە سەعات 7 هەساوم ئێوە گرنگە بابەتێکی گرنگە لەوانێ هەموو کەس پێی نەکری وایڵم سا حوت من حوت هەساوم ئەگەر سێ بەیانیش خەوتم حوت هەساوم حوت هەساوم یەکەمین شت دەرگام کردوەوە چوومەتە سەربان لەبەرەوەی لە سەربان مجموعەیە سەلاجەم بردووە بە کۆڵ لە قەیرانەکە گەڵم بردوێتە سەربان لەو قەیرانەیە چونکە چۆن ئەڵێم شت بەخێرەشکێنیتەوە بردوومەتە سەربان ڕۆکم تیاڕواندووە گوڵم تیاڕواندووە تقریبان سەوزەی درا بەشی دراسێر سەوزەم یاوە سەربانەکەت کرد بەڵێ کردومە بە شوێنی سەوزە لە کاتێکا لە قەیرانە بووم ئەژڵێم شەرم ناکەم قەرزاریش بووم چۆن ئەتوانین قەیران بەخێر بشکێنینەوە ئێستا لە ئەوەی کە ئەو کاتە من کردومە ئێستا سەرگەرمی زۆرە بۆ من ئێستا بۆ من هەستەکەم تەنها مشکلەیەکم هەیە هەندێک پێداویستیم هەیە ناتوانم بچم بیهێنم لەم کاتەیە
کاتەکەم بەدەستەوێ هەندێک شتکەم ئەگەڕێم ئەم لاکەم ئەو لاکەم چۆن ئەم کاتە سوودی لێوەرگرم ئەو شتە دروستکەم ئێستا مێ ڕوبەرەکەی فراوانکەم سەوزە زیاترکەم درەختی تر زیاترکەم دەسم ناکات کردوە سەوزە گوڵ و سەوزە و درەختی هەنجیر و هەنارم لە سەربان هەیە ئەوەنە زۆر کردەوە هەمووی هێوکەی هەمە بەڵێ یعنی هەیە بەشیەوە هەیە بەشی دراسێر سەوزە ئەین یعنی ئێستا دراسی خۆی گوێی لێبێ تەسەورەکەم خەوت من گیان لێ نەبێ ئەوەی کە من بەلامەوە گرنگە شتێکی زۆر گەورە نییە بڵێم کردومە یەم وڵات ئەگەر هیچ کاتێکت نەبێ ئینجانەیە زیاد کە لە ئێستادا مناڵەکەت فێری موتربەکردن کە کاکە بۆ ژیانی پێویستە مناڵەکەت وەرە مێرولەی پێ بناسیێنە ئەرێ با بە هەنجێکی پێ بناسیێن لە دنیای پراکتیکە بڕواتان هەبێ ئاراستەی زێنی ئەوەندەی حسێبە تۆ بیگۆڕی ئاراستەکە بگۆڕی یەکەم جار تۆزێ قورسە بەڵام کاتێککە گۆڕی دنیایەکی تر کەشفەکەی کە بۆ خۆت ئەڵی خۆزگە زووتر دەستم باەتە ئەم کارە وانەبینن من مرۆڤێکی ها زۆر میسالی بێعی بۆ ئەوم تو ڕەبوونم هەیە دڵتەنجیم هەیە نەخۆشیم هەیە بەڵام نەخۆشیەکانم هەوڵە دەم حتا بۆم بکرێ بە قوی ڕۆحی چارەسەرەکەم دەرمان بەکار نایێنم چونکە باوەڕم بەوە هەیە کارخانەیەک لە گیانی ئینسانایە بە بیرکردنەوەی باش و بە قسەی باش ئەی خاتە گەر شیفایەدا هەرچی چارەسەر هەیە لە ناو خودی مرۆڤ خوداوەند پێی بەخشیەوە بۆ چارەسەر ئومێ دەکەم تەوەرەکەی زانستیەکەم بیر نەچێتەوە چونکە هەندێک قسەمان هەیە بۆ دەستگا معنیەکان لە ئێستادا جارێکی ترە ماڵێمەوە بۆ وەزارەتی پەروەردە بۆ پسپۆڕانی بواری پەروەردە تکاتان لێ دەکەم پاڵمەدەنەوە بڵێن 2-5 تەواو دەوامەکرێتەوە بە ئیمتیحانێکی ئاوا سەتحیەی دەین من دەمێ ساڵە دەڵێم بیرکاری و فیزیا و هەموو ئەمانە خزمەتێکی گەورە بە کۆمەلگا ناکات ئەگەر ئێمە توانای کەشف لە مناڵەکانمانە دروست نەکەین کەسایەتیان ئەو کەسایەتیان پێویستەکە پێ ببەخشین کە ئەوان دەتوانن شتێک کەشف بکەن باش بێ بۆ کۆمەلگاکەیان ئەوان دەتوانن گرفتێ چارەسەرکەن بۆ کۆمەلگاکەیان لە ئێستایا من بیرتانە خەمەوە کەناڵی کورسات زنجیرە درامایشێ بوو هۆرجۆن ناسرا بوو ئەزانن هۆرجۆنەکانمان چەند پێویستن بۆ ئێستای ئەم زروفەی کۆمەلگای مرۆڤایەتی نە کۆمەلگای کوردی کۆمەلگای مرۆڤایەتی کە بە دڵنیاییشەوە پێتان دەڵێم دەیان هۆرجۆن لە کۆمەلگای مرۆڤایەتیە هەن ئیشەکەن لە پێناو خزمەتکردن و من دەستخۆشیم لەو پزیشکانە هەیە کە شەو نخوونی دەکەن مناڵەکانی خۆیان نابینن ناتوانن باوەشیان پیا بکەن بیرتانە خەمەوە قوربانیانی بواری کۆرۆنا کە چارەسەری دژ بە کۆرۆناوە سنزان زۆر بێ قوربانیەکان بەشێکیان دکتۆرن لە ئێران دکتۆرن لە وڵاتانی پێشکەوت و دکتۆرن واتە پزیشکەکان کە بۆ چارەسەری ئێمە شەڕ دژی ئەم کۆرۆنایە خۆیان لە جەبهەکەیان یکاکە وڵا پزیشکەکانن پێمان ئەڵێن خۆتان بپارێزن زۆر جار متمانە بەوانیش نەکراوە کە خۆیان بوونەتە قوربانی سڵاو ڕێزم بۆ هەمووانەی شەونخوونی دەکەن لە پێناو باشترکردنی ئەم هەلومەرجەیە چه سیاسین چه بازرگانن چ پزیشکن چ پۆلیسن پاسەوانن چ کارگوزارن دەستخۆشیم بۆ ژینگە پارێزەکان کە شەوڕۆژ خەریکش زۆر سپاس سالار فەتاح توێژەر و ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی و کە بەم بڕگەی بەرنامەکە لەگەڵمانە بووی سپاس دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان وەرزش لە ماڵەوە کۆرۆنا لە دێرەوە
بچینە لە تەوەری دوین بەرنامەکەمان لە تەوەری دوین بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئێستا لەم کاتێک کە کەرەنتینەین و لە ماڵەوەین و زۆر کەس هەیە پرسیار لەوە کا چۆن کاتم بەسەر بم بەڵام بێگومان ینی ئێستا لەگەڵ مامۆستا سالاریش لە بۆرگەکەی پێشوە قسەمان کرد زۆر شت هەیە کە دەتوانی بیکەی زۆر بابەت هەیە لە ماڵەوە خۆتی پێ مەشغولکەی بەڵام خۆشبەختانە لە هەمووی باشتر ئێستا درامای بەختەباران هەیە کە لە یەکێک لە کەناڵەکانی ناو باشووری کوردستان پەخش دەکرێت درامایەکە بە کوالیتیەکی باش دوو ئەڵقەی لێ نمایش کراوە تا ئێستا شانی ئەوەیە کە دانیشین بە دیاریەوە لەبەرەوەی من زیاتر قسە لەسەر دراماکە دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر نیاز لەتیف کە دەرهێنەر و ئەکتەری دراماکەشە. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێن. زۆر سپاس. سەرەتا ئاساییە پرسیار لە هەندێک بابەتی وردەکاری ناو دراماکە بکەم یان سەربەستن؟ زۆر باش. چەند ئەڵقەیە دراماکە؟ 8 ئەڵقەیە. بەڵێ هەمووی تەواو کراوە؟ بەڵێ توانم بڵێم تەنها 4 ئەڵقەمان ماوە. وێنەگرتن یا مۆنتاژ؟ وێنەگرتن. مۆنتاژ ڕۆژانە مەیدانی لەگەڵ کارەکە ئیشی لێکرا ئەوانەی کە وێنەی بۆ گیرە تەسویرەکرا ئەدرایە مۆنتێر و ئەدیتنی بۆکرا. ینی ئێستا 76 حەڵقەی حازرە؟ بڵێ نە بڵێم 76 حەڵقی حازرە ڕۆژانە مۆنتاژ بەردەوامە. ئێمە تەمەەن بەپێی لۆکیشن کارمان کردووە ئەو 4 ئەڵقەیە لۆکیشنەکانی جیاوازن متەفەڕقن بەڵام ئەتوانم بڵێم ئەڵقەی ئێستا حازرە بەڵام هەنێک ئەڵقە بووە بەربەست بۆی بتوانانی 6 حازرکەین ینی بەڵام ئەم بارودۆخی کە هاو بەسەرە تۆزی ڕامان گرت و ئێمە بەپی گشت سەردەمی کۆڕۆناوێنتان بەڵێ بەڵێ بە کۆی گشتی ئێمە شۆتینی تقریبان 12 ڕۆژمان ماوە. 12 ڕۆژتان ماوە. چاوەڕێم بارودۆخات چاوەڕوانی ئەوەین و هیوادارین زوو ئەم نەهامەتیە کۆتایی بێ و بە کەمترین زەرەر و زیان هەفتەی بەس دوو ئەڵقەی نمایشەکەن ئێستا بەپێی سیستەمی تەلەڤیزیۆنی ئاوا تیڤی خۆی کە ئەوان بەرهەمیان ناوە بەهۆی ئۆری میدیاوە ئەوان بڕیاریان ناوەکە هەفتەی دوان بێ. ئێمە داوامان کرد کە ئەگەر بێت ویسیان بێ باشترە بەس ئەوان ئێساڵێن سیستەمی جیهانی وا هەیە هەفتە یەک هەڵقە نمایشەکرێ وە زنجیرەی بیانیش زۆرە تا زنجیرەی دراوسەکانیشمان هەیە کە بۆ شێوەیە بەڵام ئەوان هۆی ترخۆیان بڕیاریانە هەفتەی دوو بەڵام دووبارەش بکرێتەوە. باشە. دکتۆر چیرۆکەکە هەندێکیمان بینی ینی هەندێک کێسە لەوانەیە خەڵکیش فکرێکی هەبێت لەسەر چیرۆکەکان بەس هەز دەکەم لە زمانی خۆت ئەگەر بە کورتیش بێ باسی بکەی چیرۆکەکان چین بابەتەکان چین زیاتر؟ بڵێ ئێمە توانین بیرۆکەیەکی بابەتەکە بێن لەبەرەوەی چیرۆکە و نەچینەکان بچێتە ئەوەی بابینەر چێژی خۆی دەبینێ بابەتەکان کۆمەڵە تەوەری کۆمەڵایەتی تێدایە تەوەری ململانەی بەرەی بازرگانەکانی تێدایە و هەندێک بازرگانی لەگەڵ ڕێزما بۆ هەموو ئەو کۆمپانیا و کەسە باشانی کە خزمەتکاری گەلەن هەندێک کۆمپانیای با بڵێن فرسەت زیوی تێدایە کە ئەیانەوێت لە ڕێگەی هەندێک کاری خراپە و مادەی هۆشبەر و مادەی ئەکسپایر ومانەوە بیانێت بازار و خەڵکی تووشی لایەنی دەرونی و خەڵک با بڵێن واسواسکن لە ژیانە کە چی بکات و هەروەها لایەنێکی گرنگکە ئەوەیە چاوکراوەی هێزی ئاساییشە کە بەڕاستی دایمە چاویان کراوەیەوە لەم بارودۆخەشایان بینین. بۆ یەکەم جاری شاتوانم بڵێم کە بەبێ جیاوازی هیچ لایەنێک هێزی ئاساییش تواناکانی بەڕەچاو گیراوە کە هەوڵێن بۆ پاراستنی سەرۆت و سامانی خەڵکی و گیانی پاراستنی گیانی خەڵکی. کێشەی ئەمڕۆی گەنجی تێدایە کێشەی ئەمڕۆی گۆبالیزمی تێدایە کە جیهانی جیهانگیری کەوا چی کردووە بەسەر ژیانی خەڵکەکانە چۆن ژیان بۆتە مرۆڤ بۆتە ڕۆبۆتێ بەدەست ئامێرە ئەلەکترۆنیەکانەوە و تالا ئالودووە بۆ بەدەستیەوە ناتوانێت لی دەرباز بێت. ئەمانە هەر هەمووی کۆمەڵێ بابەتگەلی تایبەتن لە ناو دراماکەیە نمایش دەکرێت. بیرۆکەکە ئەم لایەنانەی تایە پێگومان نووسین و سیناریۆی برای هێژە ئەحمەد ڕەزایە و بەندەشکاری دەرێنانی بۆ کردووە. هیوادارین بتوانین کە جێگەی بایەخ و سەرنجی بینەران بێ و بتوانین تا ڕادەیەک ئێمە منجارێ وتومە من تەمەحم زۆرە بەڵام تا ڕادەیەک هیچ نەبێ بینەری کورد. جار لێرە من پرسیارم دەست پێکەم زۆر جار بینەرەکانمان لە باشووری کوردستان لێ ئەوە دەکەن دەڵێن ئەو بەرنامانەی کە هەن یان ئەو درامانەی کە هەمانە ئێمە
درامای ئەوە نین کە کوالیتێکی بەرزبان بێ گلەی ئەکرێ بۆ سێری ئەوە درامە بیانیەکانەکە چی ئەمانە من جارێکە پێشەوەی وەڵامی ئەوم بیتەوە حەزەکەم قسێک لەسەر و بابەتە بکەی بجێ پێویست لە بەردەست هەبوو ئەو پێداویستیانەی کە خۆت ویست بێتە بەردەست لە بەردەستا هەبوو بێگومان من بە سوپاسەواڵێ مۆری میدیا کە کۆمپانیایکی پرۆداکشنە و کارەکە بۆ لایەنەوە تازەش ئێوە لەو بوارەوە کارکە بە پێی ئەو بودجەیە کە ئێمە تەبان ئێمە تەخمینەکەمان بەڕاستیتوان بڵام هەڵی تێدا بووە کەم و کورتی تێدا بوو بودجەکەمان بەڵام بە پێی ئەو بودجەیە کە ئێمە پێشکەشمان کردن خۆشبەختانە ئەو بڕەپاریان خستە دەستەوە ئەگەرچی لێ ناشارمەوە کورتی هێنا و من ئەتوانم بڵێم 2 ساڵە لەگەڵ کاکە ڕزگار و برادرانە خەروکی سەرقاڵی ئەم کارین ڕزگار باهیر مەبەستمە سەرقاڵی ئەم کارین بەڵام لەگەڵ ئەوەشدا لە سەتا توانم بڵێم 99 چی سەتار کە تۆ کورت بێنێتیان بڵێن لە 110 پارەی تەرخان کراوە بۆ ئەم بەرهەمە بۆ پرۆداکشن و پۆست پرۆداکشن تەرخان کراوەواتە هەموو ئامانجمان لە پێناوی بەکوالیتکردنی کارەکەیە بۆ لە پێناوی ئەوەیە بووە کە بەڕاستی ئیتر کارێ بکرێ بە سیستەماتیک کارێ بکرێ بە پرۆفشناڵانە کارێ بکرێکەوە ئەگەر هەر هیچ نەبێ کەمترین گلەی و ڕەخنە و گازندەی بێتە سەر هیچ شتێک نەبێکەم و کوڕی نابێ بەڵام ئەمە هەنگاوێک بۆ دواوە نییەکەوە من هەر لە ئێستەوە حەزر لەوە بکەم کە چاولەکەم و کوڕەمانە پۆشێ من کارێکە بە جەسوورانە کردومانە و بەرپرسیارم لە یەکەی گرتە و زاویە و هەموو پێداویستیەکانی کارەکە لە پرۆداکشن پۆست پرۆداکشنەوە بەڵام بێگومان تموح زیاترە هەندێک جار تۆ هەنێ پێداویستی هەیە کە ناتوانانی بەکاری بێنی بە پێی بودجەکە هەندێک جار لەوانێ زۆرجێ کۆمبارسی بێ لەو کاتانەیە زۆربەی لە بەردەستانە بێ کۆمەڵێشتی تر لێ ناشارمەوە خۆی بۆ خۆی ئەو گیر و گرفتانەی کە هاتە بەردەمی درامای بەختە باران ببورن زنجیرە درامایەکە بۆ خۆی بەڕاستی چکم هەر لە یەکەم هەنگاوە ئێمە بەداخەوە بربەستمان بۆ دروست بوو بەداخەوە ینی لێرە و لێ بربەستەکان چی بوون یەکەم جار ئەتوانم بڵێم ئێمە سپۆنسەرێکمانە بوو لە هۆڵنداوە کاک ڕزگار باهیر قسەی لەگەڵا کردبوو هاتە پێشەوە و لە پێر پرۆداکشنە لەگەڵمانە بوو هەتاکو ئەوەی کە هاتی نەسەر پێکارکەین بەڵام پاشەکشەی کردو و ئەمیش بەڕاستی بەداخەوە گەورەترین زیانی بە ئێمە گەیان ینی ئێمە مەسرەفێکی زۆرمان کرد بوو کاتێک ئەم برادرە پەشیمان بۆ لەلایەکی ترەوە لێرە و لێ ئەکتەریان پەشیمانە کردەوە لێرە و لێ بە خەڵکیانەوەیت کورد چۆن نەتوانێت هەشتا ئەڵقە بکات یعنی بەڕاستی درامای ئەشتا ئەڵقەی و کوردیان نەوتووە دوو نەهامەتیانی کە درامای کوردی و تەلەڤیزۆنەکانتی کەوتبوون بۆی کەوە خەڵک بێزار بوو لە شتی کوردی بەداخەوە ئەمانە زۆر بابەتی تریش دیسان ئاسەنگی بۆ دروست دەکات کە بەڵام من ئەمەوێ سوپاسی یەکە بە یەکەی ئەو لایەن و کەسانە بکەم کە لەم درامایە هاوکارم لە هێزی ئاسایشەوە لە پۆلیسەوە لە مرورەوە لە تەندروستیەوە لە هەموو هاوڵاتیانی کە دەرگاکانیان واڵا کرد بۆ لۆکیشن بۆمان لە سەرجەم شاری سلێمانی و هەولێر و سەرجەم شار و شارەشەکانی کوردستان بەڵام ئیتر خۆ دەزانی ناوەندە هوەرەکە بەداخەوە ئێمە ئەشم پرسیارەکەم ئەوەیە کە بۆچی ئێمە ینی خیاڵمان لە جیهانی بوون نەبێ خیاڵمان تەنها لە مەسلەی لۆکاڵی بێ خیاڵمان تەنها لەوە بێ کە من درامایان پێشکەشکە وەکو دراماکانی پێشووتر خراپ نەبێ مەسم ببوورە مەسم دراماکەی ئێوە نییە چکە جار ئێمە شتێکی بامان نبینی و لە دراماکە تەنها 2 ئەڵقەی نمایش کراوە بەڵام مەبەستم ئەم کەرەستانە لە بەردەستانان نین بودجەتان لە بەردەستانی ئەو نەرمە دڵنیامیانی لە توانای هونەرمەندەکانمان بەڵام هۆکارەکە چییە بە جیهانی بیر ناکەینەوە بەتاکیت بمبورن خۆبچووکردنەوەیە و دوای ئەوەش لێدانی یەکترە دوای ئەوەش دیسان خۆبچووکردنەوەکە لە چیانی لای ئێوەیە یان لای بەیانە لە هەموو لایەنەکەوە ئێمە خۆمان جارێ لای خۆمانە وەکو هونەرمەندان لەلایەک لەلایەکی تر وەکو ناوەندە ڕۆشنبیری و کەلتوریەکە لەلایەکی تر وەکو دەستگا پەیوەندیدارەکان لەلایەکی تر خەڵک تۆ بەراورد دەکات بە وڵاتانی ترکە کاری هونەریان بەردەوامە بەڕاستی بۆ باشترکردنی درامای کوردی و سینەمای کوردی و هەموو ئەو شتە کللتوریە کوردیانە بەردەوامی بوونە ناکرێ من لە 2005 بە تەمام کارێکی هونەری بکەم ئەمە 2020 ینی 15 ساڵ چاوەڕوان کەم تاکو زنجیرەیەک بەرهەم بێنم کەواتە بەردەوامی بوونەکە خۆی ئەتوانێت ئەو پێشەنگیە بشکێنێ دووهەم ئەو کەرەسانی کە باسی یەکەی بەڵێ ئێمە کەرەسەمان نییە بەڵام ئەمە
ساڵی هەفتاکان نییە کە من دەسم نەگاتە هیچ شتێک بەڕاستی ئەمە توانم بڵێم 89%کانیش نییە کە من لە سەرەتاکانە ئەمڕۆ با یەک کلیک تۆ توانی بایپۆست پێی هەموو شتێک بکڕیان هەموو شتێک بەرهەم بێن یاخود بە کرێ بیهێنی یان لەبەرەوە ئێمە هەوڵمان نا بە سیستەماتی یان بە پرۆفیشناڵانە سەرجەم ئەو کەلوپەل و پێداویستی و سینەمۆبیلی کە ئەکرێت لە ناو کارێکی پرۆفیشناڵە هەبێ بەرجەستەی بکەین و پارەی بۆ سەرفکەین چکم ئێمە ستافێکی کەسیمان لەگەڵا بۆ ئەم ستافە مانگانەی خۆیان وەرگرتووە لە بودجەی کارەکە بەڕاستی چیتە سەر ئەوە پرسیاری ئەوە شەکەم ئەکتەرەکان پاداشتیان ئەکتەر زۆربەی ئەوەی کە هەیە پاداشتی وەرگرتووە بێ پاداشتەکان بەڕاستی لە ئاستی پێویستانە بۆ بێ وەکو من ئارزم کردی ئێمە خۆمان وەکو ستافی پرۆداکشن وەکو دەرهێنەر و یاری دەدەر و با بڵێن لاین پرۆدیسەرەکانەوەمانە ئەتوانین بڵێن تا ئێستا لە زەرەراین خۆمان وەکۆی چکم ئێمە چوینەتە ژێر باریگرێ بەستەکەەوە بەڵام لە زەرەرابن لەبەرەوەی بەڕاستی کورتی هێنا کارەکە کورتی هێنا پارەکە کورتی هێنا ئێمە تەوەقعاتیمان سیرکە ئەزمون زۆر مهمە بەڕاستی کە تۆ ئەزمونی کرد بە چاڕوونی دەبێ بەڵام کە تۆ ماوەیەکی زۆر دابڕای نازانی ئەو گۆڕانکاریانە چییە کە پێویستەکە تۆ بیهێنی ئێمە کۆمەڵی حسابات هەبوو کە هاتە ناو کایەکە و ئیشمانتیا کرد کە لە بودجەکەمانان نەبوو بەڕاستی مەسلەی گرتنی ئوتێل بۆ ستافەکە کە ستافێکی ڕۆژهەڵاتیمان لەگەڵا بوو مەسلەی با بڵێن خواردنی سێژەمە مەسلەی هاتوچۆ مەسلەی گرتنی 2-3 ئۆفیس مەسلەی هەموو ئەم شتانە ڕۆژانە پارێکی زۆریەویش تۆزانی ئێمە ڕۆژی حسابمان کردووە نزیکەی $2000 سەرفیاتی ڕۆژانی ئیشەکە بۆ بەڕاستی بەس لۆجستیەکان ڕۆژی 2000 تۆ پێویستی بە هوەکەوە ڕۆژانە سەرف بکرێ تقریبان ئەتوانم بڵێم بەکرێومانەوە ڕۆشتۆتە $2250 ئەمە بەڕاستی مەبلەغە بۆ ئەوەی کە تۆ نزیکەی 6 مانگ بۆ 7 مانگ تۆ کاری فرۆشداشن کەی وەسباقیش بین بەڕاستی ئێمە زۆر ئەتوانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان پەلەکردنمان بە خۆمانەوە بینی بۆ ئەوەی کە لەلایەنی بودجەوە زیاتر کورتن دێنێ بەڵام ئەمەش لە حسابی کارەکەنا لە هەمووی گرنگتر ئەڵێم بۆ یەکەم جارە بە 2 کامێرەی مینی ئەلەکسا بەهای کوالیتی تۆ تەسویر بکەی و هەموو ئەو کەرەستانی کە پێویستە لە بەردەستاوی و ئیشمانتیا کردو باش بەڵێن ینی ئەم درامایەک بێ وەکو خۆت وتت ینی گرفتی زۆر هاتووەتە بەردەمتان خەڵک بتوانێت بە دیاریەوە دابنیشێ خەڵک بێزار نەبێت وەکو بەداخۆیانی هەندێک درامای دیکەی کوردی مەنە بوو من بە تاکید بەڵێن چییە بەڕێن دیدەنیگا و تێڕوانینی من بۆ تۆ جیاوازە حەز و چێژی بینەرێک بۆ بینەرێککە جیاوازە بەڵام بە شێوەیەکی گشتی بەڵێ ئێمە هەموو تواناکانی خۆمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی کە دراماکە ئاستێک تێپەڕێنێ من جارێوتم ئەگەر درامای کوردی ئێستا لە ئاستی 50 بۆ لە 152 بێ ئێمە بتوانین لە 160 زیاتر بدەین کەتەمەوە حم زۆر لەوە زیاترە بەڕاستی و بڕاتە بێ کارکردن لە زنجیرە درامایەکی کێمە ناومان ناوە ڕۆمانی تەلەڤیزیۆنی تەمەنە ناوەش تازەیە کە کاگ ئەحمەد ڕەزا بۆ کارەکەی خۆی دایتاشی کە ئەتوانم بڵێم باشترین ناوە ئێستا بۆ درامای کوردی دەستخۆشی لە یەکەم بەڵام بەڕاستی کارکردن لە 80 ئەڵقەیە و نزیکەی 1920 دیمەن بەس بەدەم خۆشە ینی تۆ کە کاری تیاکەیت باشە جاری وا هەیە بەس تۆ لایتن 2 ساعتی لێ کوژێ بۆ دیمەنێک بەڵام دیمەنەکەی کاتێک کە تۆ تەسویری ئەەکەیت 2 دقەیە بەڵام لە هەمان کاتیشە سعاتێ بۆ ساعت و نیوە تۆ تەسویر لە دیمەنێکەکە یعنی ئەمانە هەر هەمووی بەدەم ئاسانە کە ڕۆژانە تۆ بەبێ وچان بەبێ پشوو بەبێ هیچ شتێک سەرقارێمە بێ لەبەرەوە من لێرە و لەوێ قسە زۆرە کرێ بەداخەوە هەنێک هێشتا جارێ 2 ئەڵقەمان پێشکەش کردووە خۆشبەختانە لە سەدا ئەتوانم بڵێم 80 بینەر لێ ڕازیە بە شێوەیەکی گشتی و من لێرەوە دایما ئەڵێم من بەڕاستی ئەوەنەی ئیش بۆ بینەر ئەەکەم ئەوەنە ئیش بۆ نوخبە ناکەم بۆ ئەوەی نەنکم دایکم پوری جەنابێ مناڵەکان گەنجەکان لاوەکان پیرەکان تەلەڤیزۆن ئەو کەناڵەیە ئەو شوێنەیە ئەو دەستگایە کاتێتە ناو کونج و کەلەبەری هەموو ماڵێکی ئەم دنیایەوە و دراماژی چێکە لەو سلکانەی لە بواری فیلمسازیە کارڕاتە ناو هەموو ماڵێکەوە دڵنیاتانەکەمەوە کە ئێمە کارێکمان کردووە کە خەڵک لە کەرنتینایە لە ماڵەوەیە
بێنەوە لە ماڵەوە بەڵێنی چێژێکی تایبەتیان پێی لە دراماکەت و دو قسەی خۆش بە دڵنیا من بەڵێنەوە دەم کە دراماکە لە ڕووی کوالیەتیەوە لە ڕووی با بڵێن ئەفراندنەوە لە ڕووی ئەکتینەوە تا ڕادەیە حتا لە ڕووی بابەتەوە لە ڕووی سیناریۆوە لە هەموو لایەنێکەوە بەڕاستی ئەتوانم بڵم کارێک کە چکم ئەڵێ نابێ مەتحی کاری خۆکە بەڵام زۆر بە جەسوورەڵم بەڵام کارێک دڵنیای ببینەر کارێکە چێژەیە ببینەر هەموو هەمە ڕەنگە لە ماڵۆ بێن و بەتاکید من ئەگەر ئەمەش نەبێ بێ لە ماڵۆ بمێنینەوە بەڕاستی بەڵام کاتێکی زێڕین هەیە ببوورە سوتفە بوو ئەمە خستانە ئەم کاتەوە یان ناهروە پلانەکە کەناڵی ئاڤاتیڤی خۆی پلان و هینی خۆی هەیە بەڵام خۆی ئەبواە 26 سێژ وایە بەڕاستی ینی دوش کەوت چیتماوە زۆر بە کورتی ئەڵێم چاوی هەموو بینەرە بە ڕێزانە ماجەکەم ئێمە لە کەناڵی ئاڤاتیڤی شەوانە سعات 8 درامای بەختەباران نمایش شکل ئاسیشە و با بڵین بۆ بەیانەکەی بۆ ئەوروپا و ئەمریکا دووبارە ئاکرێتەوە سعات 12 نیوە ڕۆژ دیسان دووبارە ئاکرێتەوە تکایە بە هەموو بەڵێ ڕۆژانی شەممە و هەینی و شەمەیە هیوادارم خۆیان قەنەعاتکەن هیچ نەبی بیکەن بە هەفتەی سێ ڕۆژکم زۆر ئەو داوایە لەم نەکرێ زۆربەی مەسجەکانم بۆیێت بۆ ئەوەیە کە ئەو دوو ڕۆژە بکرێ بە سێ ڕۆژ من سوپاسی کەناڵی گەلی کوردستان و بەڕێستانەکەم تکایە بە هەمومان پابند بین بە ڕێنمایەکانەوە تکایە بە ئەم بارودۆخە کە خەڵکانێکی زۆر هەوری بۆ ئەدەن بیپارێزن چ لە دەستگای ئاسایی چ لە تەندروستی چ لە هێزەکانی ناوخۆ چ لە پێشمەرگە چ لە هەموو دەستگا ڕاگەیاندنەکان نەهامەتەکانمان لە ئەوروپا بینی چاوی هەموو لای ماجەکەم ماڵ و مناڵەکانمان با بپارێزین بە بەکەمترین زیان گەلی کوردستان و وڵاتە شیرینەکەمان لی دەرچێت. سپاس بەڕێز دکتۆر نیاز لەطیف دەرێنەر و ئەکتەری درامای بەختەباران سپاسمان دوو نەبن. ڕاستەخۆ دەچینە هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە فەرحان هەمەخانمان لەگەڵا بێ وەزان میوانیشی لەگەڵایە فەرحان چەندتەوەرێکی ئازەکەم باسی بکەی بۆ نۆزام ئەمڕۆ بە فەرمی تاقیگەی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجە دەکرێتەوە هەموو ئامادەکاریەکان کراوە بۆ ئەوە داوە دوێنێ بابەتێکمان گوێبیست بۆ ئەو کەسەی کە لە پارێزگای هەڵەبجە توش بوو بە شێوەیەکی نایاسایی ڕۆژ بۆ کۆماری ئیسلامی ئێران گوتیان بۆ پرسەیەک دواتر ڤایرۆسەکەی هێناوە و خۆی کەرەنتینە نەکردووە ڕۆشتۆتە ناو خەڵک ڤایرۆسەکەی بڵاو کردوێتەوە ئایا لایەنە پەیوەندیدارەکان هیچ هەیە لەسەر ئەوەی کە دوای ئەوەی ئەم کەسە کە چارەسەر کرا ئێستا بۆ خۆی نەخۆشە بدرێتە دادگا بۆی کە بێتە بۆ دەرزێک بۆ کەسانی دیکە کە بەو شێوەیە ئەم کارە دووبارە نەکەنەوە و من راپۆرتێکیشم خوێنەوە لەسەر یەکێک لە پزیشکەکانی هەڵەبجە کە خۆی خەڵکی کەرکووکە لە سلێمانی دانیشێت کارەکەی لە هەڵەبجەیە ماوەیەکی دکتۆرە باخان ماوەیەکی زۆرە نەهاتوێتەوە بۆ ئێرە هەر خەریکی خزمەتکردنە لە هەڵەبجە ئەم تەوەرانە مندێک زۆر بوون فەرحانەتوانی بۆم باس بکەی ئەو بابەتانە. بەڵێ ڕێبینم کاتەی جەنابەت و تەواوی بینەرانی گەلی کوردستان باش دیارە من سەرەتا لە زانیاریەکانی ڕۆژەوە دەست پێ دەکەم دواتر دێمە سەر وەڵامی پرسیارەکانی جەنابیشت دیارە دوێنێ بەداخەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە و لە شاخی شران بۆی تەقینی لۆقمێکەوە بە دوو گەنجدا یەکێک لە گەنجەکان گیانی لەدەستا کە لە تیمەکانی ئەمێجیا کاریان کردووە و دوای ئەوەی کە تەرمەکانیان لەلایەن تیمە پەیوەستدارەکانەوە هێنانەوە هەڵەبجەوە تیمەکانیان با بڵێن تەرمی یەکێک لەو هاوڵاتیانەی کە گیانی لەدەستا ڕەوانەی نەخۆشان با بڵێن پزیشکی دادوەری کرا دواتر لێکۆڵینەوە پەراوی لێکۆڵینەوە بە ڕووداوەکە کراوەتەوە بەڕێبەری با بڵێن وتەبێژی بەڕێبەراتی پۆلیسی هەڵەبجە ڕایگەاندووە کە لێکۆڵینەوەی ورد لەسەر ڕووداوەکە دەستی پێکردووە. لەلایەکی دیکەوە وەک سەرجەم پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان ماوەی 48 کاتژمێرە تیمە با بڵێن تیمە تایبەتەکان و هێزانینەکان ڕێگە بە هاتوچۆی هاوڵاتیان نادەن لە سنووری پارێزگای هەڵەبجەوە هەموو جوڵەیەکی هاتوچۆوە پیادەش لە هەڵەبجە ڕاگیراوە بەداخەوە پێشتر بۆی ئەوەی کە ڕێکارەکان تون نەبوون و بەشێک لە وڵاتیان پابندی ڕێنمایەکان نەدەبوون بەڵام ئێستا تەنیا ئەو هێزانەی کە لە کاردان و ئەو تیمانەی کە کاری ڕۆژانەیان هەیە و ڕێگە پێدانی تایبەتیان هەیە با بڵێن لە ناو شەقامەکانن. سەبارەت بە پرسیارەکانی جەنابەت من پێشەوەی بڕۆمە لای میوانەکەم بەڵێ یەکێک لەو پزیشکانی کە لە سنووری پارێزگای هەڵەبجە خزمەتی بەرچاو دەکات دکتۆرە باخانە بەرپرسی بەشی با بڵێن فریاکەوتنە لە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە کە ڕۆژانە
تا کاتژمێرێکی چەندین کاتژمێر خزمەتی هاوڵاتیان دەکاوە لە ڕێگەی باڵێ ئەمبڵانسی تایبەتەوە خۆی دەچێتە ماڵەکان و نەخۆشەکان دەبینێەوە لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی باڵێن فریاکەوتنی هەڵەبجەش ڕۆژانە خزمەتی بەرچاو دەکات. من ئەمڕۆ لە هەڵەبجە باڵێن بابەتێک هەیە ئامادەکاری دەکرێت بۆکردنەوەی بەشی تاقیگەکان کە لە هەڵەبجەوە ئیدی هەموو ئەو پشکنیانەی کە تایبەتن بە ڤایرۆسی کۆرۆنا ئەنجام دەدێت تا ئەم حاڵەتەی کە من قسە دەکەم 18 با بڵێن حاڵەتی توشبوون بە نەخۆشی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە هەیە سەبارەت بەو هاوڵاتی کە باست کرد کە سەرەتا توشبوو بووە ڕایدەگەیان کە سەردانی هیچ وڵاتێکی نەکردووە ئەم بابەتە خراوەتە لێکۆڵینەوە پارێزگاری هەڵەبجە لێدوانی تایبەتی داوە لەسەر ئەم بابەتە ڕایگەیاندووە سەرەتا سەلامەتی و تەندروستی ئەو هاوڵاتیانەی کە ئێستا توشبوون لایەن مەبەستەوە دەیانەوێت ئەو هاوڵاتیانە بگەڕێنەوە باری تەندروستی خۆیان وە دواتر دادگا دەکەنە سەنگی مەحەک بۆ هەموو لێکۆڵینەوەیەک سەبارەت بۆ کەسانی کە گەڕاونەتەوە خۆیان تەسلیمی هێزە ئەمنیەکان نەکردووە دیارە ئەم بابەتە با بڵێن دەخرێتە ژێر لێکۆڵینەوە و داواکاری گشتی هاتووەتە سەرخەت لەسەر ئەم بابەتە دواتر ئەنجامەکان لەلایەن داواکاری گشتیەوە دەردەچن و بڵاو دەکرێنەوە تا ئەو ساتە ئێمە ناتوانین بڵێنەوە کەسە بە قاچاق چووەتە و دیوا خود هاتووەتەوە ئەو وەڵامانە دەبێت بەجێ بێڵین بۆ داواکاری گشتی دواتر لەلایەن باڵنجێتی تەنفیزی و یاسایی هەڵەبجەوە ئاشا بکرێن من ئێستا لەگەڵ دەشتی عزیز بەڕێوەبەری تاقیگەکانی هەڵەبجە پێم خۆشە گفتوگۆیە بکەم کاک دەشتی ئەگەر پێمان بڵێن ئەو سنتەری کە تایبەتە بە پشکنیەکانی ڤایرۆسی کۆرۆنا ناوی چییە و کەی دەکرێتەوە بەرەو ڕووی نەخۆشەکاندا بۆی کە لە هەڵەبجە و پشکنیەکان ئەنجام بدرێت. سەرەتا سپاس بۆم دەرفەتە هیوای سەلامەتی بۆ گشت بینەران و هاوڵاتیان هەرێمی کوردستان بە تایبەتی هەڵەبجەی خۆشەویست دەخوازم ئێمە لە سەروبەندی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە لە شاری هەڵەبجەیە هەر لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکە و هەبوونی گومان کە بڵاوە بێتەوە لە هەرێمی کوردستانە ئێمەش وەکو پارێزگای هەڵەبجە کەوتینە خۆمان وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە لیژنەیەکمان پێگێنا لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بە هاوکاری لەگەڵ پارێزگای هەڵەبجە بە سپاسەوە کە هاوکارمان بوون ئێمە لێرە بڕیارماندا بە ئەوەی کە تاقیگەیەک بکەینەوە تاقیگەی مۆلیکولەرە کە تایبەت دەبێ بە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا کە ئێمە بتوانین لێرە لە پارێزگای هەڵەبجە خۆمان ئەو کەسانی کە گومانمان لی هەیە ئەو کەسانی کە بەرکەوتیان هەبووە لەگەڵ توشبووەکانە خۆمان نمونەیان لێ وەربگرین و هەروەها پشکنینەکان لێرە بکەین بە سپاسەوە دوایەوە داواکاریمان ئاڕاستەی وەزارەت و پارێزگای هەڵەبجە زۆر بە سپاسەوە پەسەندیان کرد و لەسەر ئەو بودجەیە کە تەرخان کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئامێرەکەمان کڕی شوێنێکمان بۆ تەرخان کرد لە تەنیشت تاقیگەی ناوەندی هەڵەبجە و ئێستش هەنگاوەکان ئەوەندەیان نەماوە لە داهاتوویەکی زۆر نزیکدا ئێمە ئینشاڵڵا ئەکەوینە سەر ئیش و پشکینەکان هەر لە شاری هەڵەبجەوەکەین تا ئێستش کە تاخیر بووە خۆتان نەزانن هۆکارەکانی گواستنەوە زۆر لاوازە بە تایبەتی بۆ دەرەوەی وڵات و لە نێوان شارەکاندا و ئێمە هەندێک پێویستمان بە هەندێک کەلوپەل هەیە کە لە سلێمانیە لەوێش قەدەغی هاتوچۆیە هەر ئەوکاری دواکەوتنی تاوابوونی تاقیەکە هەرەوە بوو دەستێگەر پێم بڵێ ئەو ئامێرە ناوی چیەکە دەیەنرێت ئێرەوە تا چەند بە دروستی و ئەو پشکنیانە یەکلا دەکاتەوە بۆەوەی کە حاڵەتی نەخوازا ڕوو نەدا هاوڵاتیەک پێی بەوتێن نەگەتیڤ و دواتر بچێتەوە ماڵەوە پشکنیەکانی پۆزتیڤ دەرچێت بەڵێ ئەوەی کە ئێستا لەسەر تاسەری دنیا دەکرێت تاکە ئامێرێک کە بتوانێت پشکنینەکە بۆ ئەم نەخۆشیە بکات ئامێری PCR ریال تایم PCR کە خۆشبەختانە ئێمە ئێستا دابین کراوە بۆمان و ئەم ئامێرە هەڵدەسێ لەسەر تەشخیصکردنی ئاڕێنەی ڤایرۆسەکە یعنی هیچ مەجالێکی ئەوەی تێدا نییەکە هیچ گومانێک بهێڵێتەوە و ئەنجامێکی دروست ئەدا بەدەستەوە واتە ئەو کەسی کە دوای پشکنینەکە توش بووی بە ڤایرۆسەکە حتمما دەرەکەوێ و ئەوشی کە توش نەبێت نێگەتیڤ دەبێت و هیچ گومانێکی تێدا نامێنێتەوە باشە دەشتی کەی دەست دەکرێت بە پشکنینەکان واتە کەی یەکەم ڕۆژی ئیفتیتاحی سنتەرەکەتان خۆی ئەو پرسیارە کەمێک ناتوانم 100% وەڵامی بەمەوە ئێمە هەوڵەیەین بە زووترین کات ئەو کارە بکەین و هەر ئێستش خەریکی شوکارین بە تایبەتی ئەم 48 کاتژمێرەی کە قەدەغەی تەواوەتی هاتوچۆ کرا بە حەقەت ئێمەی تاخیر کرد ئەو دوو ڕۆژە چونکە ئەو برادرانی کە بەتەما بوون بێن ئیشەکانمان بکەن لە سلێمانیەوە هاتن و ئەوانیش ڕێگەیان پێ نەدراوە یاخود نەیانتوانی خۆیان بگەێنە هەڵەبجە هەر بۆیە ئێمە هەوڵەیین لە
کەمترین دەرفەت کارەکانی تەواو بکەین ئینشەڵا هەوڵەیە نەگاتە ماوەی هەفتەیەک دە ڕۆژێکە ئێمە بکەوینە سەر پێ و هەموو پێداویستەکانی تری بۆ ئامادە بکەین و ئینشەڵا و کاتە ئاگاداری هاوڵاتیانەکەین و کە خۆمان پشکنینەکانەکەین. ئامێرەی کە گەشتووەتە ئێرە ئێستا ئامێرەکە لە هەڵەبجە یاخود هێشتا بەڕێوە؟ بەڵێ ئامێرەکە بەدەستمان گەشتووە، ئامێرەکە لای خۆمانە و حتا شوێنەکەش وەک پێم وتی هەموو ئامادەکاریکی بۆ کراوە، تەنها شتێکی مابوو کە ڤاینەڵشیتی عەرزی ناو مختەبەرەکە بوو، ئەویش لە ڕێی برادرانەوە لە سلێمانی هاتن، ئەوانیش نەیانتوانی بە دوێنێ بێن. ئەمڕۆ محاولەمان کردووە ڕێگەپێدانیان بۆ بکەین بێن ئەویش تەواوکەن، لەبەرەوە بە زووترین کات ئێمە کارەکانی بخەینە سەر پێ و پشکنینەکانی شاری هەڵەبجە خۆمان بیکەین کە بە سوپاسەوە تا ئێستا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی هاوکارێکی زۆر باشمان بوون، ئێمە سوپاسیانەکەین، سوپاسی بەشی تاقیەکانی سلێمانیە ئەگمازن کە بەردەوام و هەمیشە هاوکارمان بوون و بەدەممانەوە بوون و ئێمەش هەوڵین لە کارەکانمان ئاپەلە بکەین لەبەرەوە هەر هیچ نەبێت لۆدێک لەسەر ئەوان کەم بکەینەوە و هاوکاریان بین. باشە کارمەندی پێویست هەیە مەشق پێکراو هەیە بۆی کە ئامێرەکە بەکاربێنێت؟ بەڵێ ئەمە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجەیە کارمەندمان هەیە کە ئیش بکات و بە سوپاسەوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی بەشی تاقیەکان هاوکاری چاکمانە بن، چەند تیمێکیان داناوە کە هەفتانە سەردانی ئێمە بکەن و هەروەها زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پەیمانگای تەکنیکی هەڵەبجە ئەوانیش پەیوەندیان پێوە کردوین بە سوپاسەوە کە چەند مامۆسایەکی بەڕێز چەند دکتۆرێکی بەڕێزیان هەیە کە ئامادەن هاوکاریمان بکەن بە شێوەیەکی خۆبەخشانە و کاری تێدا بکەن. سەرە خۆش بەسەر چاوم. بەڵێ ڕێبینەمە زانیاریەکانی ئەمڕۆی هەڵەبجە بوون بە هیوای سەلامەتی بۆ هەموو هاوڵاتیان منەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ ئەوکارمان فەرحان حەمەخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانە بووی. سپاس بۆ میوانەکەشت. دەچینە پارێزگای سلێمانی لە ئەحمەد ئیسماعیلمان لەگەڵایە. ئەحمەد ڕۆژ باش، زەم لەگەڵ لیژنەکانی قایمقامەتی سلێمانیت دواترین زانیاریەکانمان پێ بڵێ و لەگەڵەوەشە ئایا ئەو بابەتانە ڕاستن کە دەڵێن لە دوای ئەم 48 کاتژمێرەش کە قەدەغیاتوی چۆ تاو دەبێت مارکێتەکان و لەگەڵ سەمونخان و نانەوەخانەکان کە دەکرێنەوە هاوڵاتیان ناتوانن سەردانی و شوێنانە بکەن ئەبێ هەموو سیستەمەکە بێ بە دیلیڤەری واتە خۆیان بیگوازنەوە بۆ ئەوان. بەڵێ ڕێبین، بەڵێ سڵاوتان لێ بەبانی ئێوە بینەران باشتر لەسەر ئەو پرسیارانەی تۆ و لەسەر ئەو زانیاریانی دیکە کە هەن گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کاگەروێش، بەڵام پێش ئەوەی بچمە لای میوانەکەم دەمێت ئاماژە بۆکەم قەدەغای هاتوچۆ بە شێوەیەکی تەواوەتی ڕێنمایەکان جێبەجێ کراوە، هاوڵاتیان تەواو پابندن و هێزە ئەمنیەکان و لایەنە پەیوەنددارەکان تکا دەکەن لە هاوڵاتیان. ڕێبین جارێکتر دووباری دەکەم و تکا دەکەن لە هاوڵاتیان بەبێ هۆ نێنە دەرەوە، تکایە بەبێ هۆ هاوڵاتیان ئەزیز لە ماڵ نێنە دەرەوە، لەبەر ئەوەی بەپێی یاسا مامەڵان لەگەڵ دەکرێت و تووشی سزا یاسایی دەبنەوە. من سەبارەت بەکاری لیژنەوە باشەکانی قایمقامەتی سلێمانی گفتوگۆ لەگەڵ کاک دەروێش دەکەم. کاک دەروێش ئەم کاتت باش و سڵاوت لێبێ بۆمان باسکە لەم ڕۆژەشدا کە کاری قەدەغەی هاتوچۆ بە شێوەیەکی تەواوەتی لەگەڵ هەموو لایەک یاسایی بە شێوەی یاسایی مامەڵی لەگەڵ دەکرێت، ئێوە چۆن کارەکانتان ڕای دەکەن؟ فەرموو ڕایتان باش. بینەرانی گەلی کوردستان و بیسەرانی گەلی کوردستان و دیارە ئێمە وەکۆ بینین لە سەرای ڕۆژەوە تا درنگانی شەو لیژنەکانمان لە کار و چالاکیەکانی خۆیان و خۆیان بەردەوامن و بەداداچوونەکەن بۆ سەرجەم کۆڵان و گەڕەکەکان و ئەو شوێنانی کە پێشتر قەرەباڵغیتیا بۆیان بەرێکەوتنی هاوڵاتیانی تیا بووە. دیاران بڕیارەکە لە وەزارەتی ناوخۆ دەرچوو بۆ 48 ساعتە و لیژنەکانمان بەداداچوونەکە بۆ هەموو شوێنەکان. ئەوە جێی خۆشحاڵی ئەوەی کە ئەمڕۆ بینیمان زۆربەی هاوڵاتیان توان بڵێ هەموو هاوڵاتیان پابندن بە ڕێنمایەکانەوە لە ماڵەوە ماونەتەوە نەهاتمەتە دەرەوە. ئەمە جێی دڵخۆشیە بە هیوای تەندروستێکی باش و بە هیوای خۆپارێزیێکی باش بۆ هاوڵاتیان. کاک دەروێش لە سەبارەت بۆی کە وا بڕیارە دوای 48 ساعتەکە دوای ئەم بڕیاری قەدەغی هاتوچۆی 48 ساعتە نانەوەخانە و مارکێتەکانی شێوازی کردنەوەی میکانیزمەکەی بگۆڕێت و شێوازی کڕین و فرۆشتنەکە لە بینی هاوڵاتی و ئەواندا گۆڕانکاری بەسەردابێت. ئەم هەواڵانە تا چەند ڕاستن و تا چەند ئەو گۆڕانکاریان ناکرێت؟ دیارە قایمقامەتی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرەکانە ئێستا هەنیان لە کۆبوونەوەیە و بەرنمەیەکی تۆکمەدانێن بۆ کردنەوەی کۆمەڵی شوێن ئەو شوێنانی کە پێویستی هاوڵاتیانی لێ وەکو باسەکر وەکو نانەوە و مارچێت و ئەو شوێنانەی کە قوتی خەڵکی تایە و کە خواردنی خەڵکی تایە. دیارە ئەم بەدڵنیایە و بەرنمەیەکی تۆکمە بەرنمەیەکی تەندروست بەرنمەیەکی تاو خۆپارێزی دانرێت و بۆ بەرنمەیە ئیشەڵا هاوکاری خەڵکەکرێت و ئەو کۆمەڵە شوێنی کە باسمان کردێتەوە.
ئێستا هەموو شوێنە داخراوە ئێستا هەموو شوێنە داخراوە جێی خۆشحاڵیە شارەکەمان بە تەواوی پابندی ڕێنمایەکانی وەزارتی ناوخۆ بۆ کە پێرێشە ئەو بڕیارانەی دەکردبوو کەواتان لەم ڕێگەوە دەتوانین هاوڵاتیانمان سەلامەتتر بن بە دڵنیایەوە هەتا قەرباڵی کەم بێتەوە بەریەکەوتن کەم بێتەوە سەلامەتترە بن چکاوەکو باسمان کرد پێشتریش ئەم ڤایرۆسە قاچی نییە قاچی ئەم ڤایرۆسە تەنها هاوڵاتیان خۆیانە ئەگەر لە ماڵەوە بمێننەوە و تێکەڵ یەکتر نەبن و بەریەکەوتن کەم بێتەوە ڤایرۆسەکەشەوە سێ باشە کاک دەروێت وەکو ئەندامانی لیژنەی باڵای لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی بە شێوەی بەردەوام 4 ساعتی کارتان کردو بۆ ئەوەی بە دوواداچوون بکەن بۆ خزمەتی زیاتری وڵاتەن ئەمڕۆ و سبەی کە ئەم شوێنانە هەرچی شوێن هەیە داخراوە ئێوە چۆن بە دوواداچوونەکان ئەنجام بدەن دیارە ئەمە لیژنەکانمان بە دوواداچوونەکە گەڕێت بۆ سەرجەم وەکو باسمان کرد سەرجەم کۆڵانەکان سەرجەم گەڕەکەکان هەر شوێنێ پابند نەبێ ئیجااتی لەگەڵ ئاکرێت ڕاستەخۆ شوێنەکەی داخرێت و قسوڵەی بۆ ئەکرێت دوایش ئەدرێ بە بەشی یاسای قایمقامەتی سلێمانی کەواتە لەم ڕۆژشدا ئێوە بە دوواداچوونەکانتان هەر بەردەوام و دەڕۆن و دەگەڕێن بەڵێ ئێمە لیژنەکانمان بە دوواداچوونەکە بەردەوامە لە کار و چالاکیەکانی خۆی وەکو باسمان کرد لە بەیانی زیۆ تا درنگانی شەو پلانی ئێوە چییە بۆ دوای چلۆ سعاتەکە پلانی لیژنەکان چییە بۆ ئەوەی لەگەڵ ئەو شوێنانی کە دەکرێنەوە ڕاستەخۆ کە پێداویستی ڕۆژانی هاوڵاتیانی لێوەکو مارکێت و ناناوخان چۆن مامەڵە بکەن دیارە وەکو باسمان کرد قایمقامەتی سلێمانی لەگەڵ کۆمەڵە لە بەڕێوەبەرەکانە و لە کۆبوونەوەیان هەر بڕیارێک دەربکەن هەر ڕێنمایەک دەربکەن دیارە ئێمە وەک لیژنەکانی قایمقامەت هەڵەسین بە دوواداچوونەکەین بۆ ئەو شوێنانە و ئەبێ سەرجەم شوێنەکان پابندی ئەو ڕێنمایانە بن کە لە قایمقامەت لە وەزارەتی تەندروستی لە پارێزگا لە وەزارەتی ناوخۆوە دەرەچێت ئێمە بە دوواداچوونەکەین بۆ هەموو ئەو شوێنانە بێ پابند بن ئەگەر پابند نەبن دیارە وەک لیژنەکانی قایمقامەت ئیجااتیان لەگەڵ ئاکەن و شوێنەکانیان داخین کەواتە سەرڕای ئەم هەموو بە دوواداچوونەیەنی ئێوە هاوڵاتیان پابندن ئێستا ئەوەی کە وەکو باسم کرد زۆر جێی دڵخۆشیە سەرجەم هاوڵاتیان پابندی ڕێنمایەکان لە ماڵەکانیان ماونەتەوە بە هیوای تەندروستێکی باش ئێمە دڵنیاین لەوەی کە بەمانەوەیان لە ماڵەکانیان تەندروستی هەومان پارێزراوە بێت لەگەڵ وێنەکانمانە هاوکارانم وێنەی شقامە چۆڵەکان پیشانی بینەران دەدەن سەبات بە قەدەخات و چۆ ئێوە کێشەتان بە دروست نەبووە تابان هەتاکو گەشتونێت تا قایمقامەتی سلێمانی چەند مەفرەزەیەکمان بینوە لە هێزە ئەمنیەکان و باجەکەمان پیشان ناون هەتا تێمان گەیان و ئێمە لە کار و چالاکی خۆمانەوە لە داوامی ڕسمی خۆمانین زۆر ڕێگریان لێکردوین بەڵام دەستیان خۆش بێ ئەگەر بۆ شێوەیە نەبێت کارێکی باشە ئەو ڕێکری کارێکی زۆر باشە وەکو بینیمان دەرەنجامێکی زۆر باشی ئێوە تا هاوڵاتیان لە ماڵەکانیان ماونەتەوە باشە لەباری ئەوەی کە داوای ئێوە چییە لە هاوڵاتیان ئێمە لە سەرەتای ئەم نەخۆشیەوە تاوکو ئێستا داوامان لێکردن کە لە ماڵەکانیان بمێنەوە دوورکەونەوە لە قەرەباڵغی و بەریەکەوتن ئەو شوێنانێکی قەرەباڵغی تایە و بەریەکەوتنی تایە لەو شوێنانە دوورکەونەوە و مەرجە تەندروستیەکان و خۆپارێزەکان پابندن پێوەی ئێمە ئەمە داواکاریمان لە هاوڵاتیان و داواکاریمان لیان لەم کاتیان لە ماڵەکانیان بمێنەوە کاک دەروێش لە ماوەی پێشتردا کە لە دوای چواردەی مانگ قەدەغات چۆ بەشێکی بەردەوام لە سەراستی هەرێمی کوردستان بەڕەوە دەچێت و بەردەوامە ئەو شوێنانی کە سەرپێچیان کردو زۆرن بەپێی ئامارەکان تێنەگەشتم بەس پێش قەدەغی هاتوچۆ کۆمەڵە شوێن کرا بۆە ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد قەرباڵغێکی زۆری تیا بوو بەریەکەوتنی هاوڵاتیان زۆر بووتیایە بە خۆشحاڵیەوە وەزارەتی ناخۆم بڕیاری دەرکرد کە بە هەموو شێوەیە هاتوچۆ و جوڵەی هاوڵاتیانی مەدەنیش قەدەغە کرا و ئەو شوێنانش داخراوە تاکو بەرنمەیەکی تۆکمەتر و باشتر دابنێن بۆ خۆپارێزی هاوڵاتیان باشە پێش ئەوەی سوپاس بکەین و سوپاسوان بدەبوونت دوا پامت چێت من داوام لە هاوڵاتیان ئەوەیە کە لە ماڵەکانیان بمێننەوە بۆ پاراستنی یەکەم خۆیان دوایان خێزانیان دوای هەموو مرۆڤایەتی بەڕاستی ئەوەی کە ئەیبینی ئێستا هەموو مرۆڤایەتی گیرۆدەی ئەم ڤایرۆسەیە بۆیە داوایان لێکن لە هاوڵاتی لە ماڵەوە بمێنەوە مەرجەکانی خۆپارێزیش پابند و مەرجەکانی خۆپارێزیەوە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک کاک دەروێش زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بەڵێ ڕێبین من دەگەڕێم لای ئێوە کاری لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی لەم ڕۆژەشدا کە پشووە و بە شێوەیەکی گشتی ئەو پشووە بۆ هەمووانە و قەدەغێ هاتووە بە شێوەیەکی گشتیە هەموو دەگرێتەوە ئەوان بەرداوا من لە کارێکاتی خوان و دەڕۆن و ئەو شوێنانە بەسەر دەکەنەوە کە پێویستە داخراو بن و نەک شوێنێک کراوە بێت بەڵکو
وەکو خۆیان ئاماژەی بۆ دەکەن هەموو ئەو شوێنانی کە پێویستە داخراو بن داخراوە و قەدەغی هاتوچۆکە بۆ هەمووان و گشتی گرتووەتەوە و تەنانەت ڕاگەندکارانیش دەبێت باج و دەبێت کتابی ڕسمی دەستگاکانی خۆیان پێبێت بۆ بتوانن هاتوچۆکانی خۆیان ئەنجام بدەن و هەموو ئەم زانیاریانە بۆ ئەوەن یان هەموو ئەم ڕێنمانە بۆ ئەوەن کە هاوڵاتیان لە ماڵەکان ئەمێنەوە و سەلامت بن و بە دوور بن لە ڤایرۆسی بەدناوی کۆرۆنا. زۆر سپاس بۆ ئەو کارمان ئەحمەد ئیسماعیل و میوانەکەت کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان نابوون. پێشەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بێنم نامەیەک هەیە پێم خۆش و نامێتان بۆ بخێنمەوە. نامەیەک لە ئیتاڵیاوە بۆ بریتانیا. ئەوەی ئێمە ئەیزانین دەربارەی داهاتووی ئێوە ئەمەیە. ڕۆماننووسی ئیتاڵی فرانسێسکا میلاندری لە نامەیەکدا بۆ بریتانیەکان دەنووسێت: من لە ئیتاڵیاوە بۆ ئێوە دەنووسم، واتە بۆ داهاتووی ئێوە دەنووسم. ئێمە ئێستا لەو دۆخەداین کە ئێوەی تێدەکەون لە چەند ڕۆژی داهاتوودا، بەڵام ئێمە چەند هەنگاوێک لە پێش ئێوەین، هەروەک چۆن ووهان چەند هەفتەیەک لە پێش ئێمە بوون. ئێمە سەیری ئێوە دەکەین کە چۆن وەک پێشتری ئێمە ڕەفتار دەکەن و هەمان قسەی ماوەیەک پێش ئێستای ئێمە دەکەن کە دەمانوت ئەمە تەنها هاڵامەتێکە. ئەم هەموو شڵۆژانەی بۆ چییە؟ کاتێک ئێمە سەیری داهاتووی ئێوە دەکەین، لێرەوە دەزانین کە ئێوە گاڵتەتان پێدێت کە پێتان دەوترێت پابند بن و لە ماڵەوە بمێننەوە، بەڵام بەم زوانە کاتی گاڵتەکردنتان نامێنێ. لە ناکاو هەستی پێ دەکەن چەند سەختە، ترستان لێ دەنیشێت، ترسەکانتان لەگەڵ ئازیزانتان بەش دەکەن یان دەیشارنەوە بۆ ئەوەی ئەوانی تر زیاتر نەترسن. جێی سەرنجە ئەم پەتایە نیشانی داین کە ئێمە هەموو پێکەوە گرێدراوین. ئەگەرمانەوێت داهاتووێکی دوورتریش ببینین، ناتوانین، چونکە داهاتوو نەزانراوە بۆ ئێوە و بۆ ئێمەش. ئێمە تەنها ئەتوانین بڵێین کاتێک ئەمە کۆتایی دێت، جیهان وەک خۆی نامێنێت. ئەم نامەیە بۆ ئێمەش ڕاستە. هەر شاد بن.